بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی کینوی پایامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان و بەیارمەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوکە دەخوازین سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لە پرۆگرامی پایامی ڕۆژ بابەتەکانمان جیاوازن مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە ئینشەڵڵا بە ئاسوودەیی و کامەرانی. یەکێک لە گرنگترین بابەتەکانی ڕۆژ ئێستاکە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یاخود کۆرۆنای نوێ کۆڤید-19 ئەمە وای کردووە ڕێژەیەکی زۆر خەڵکی هەڵگرێ و ڤایرۆسە بێ جا بەوەی کە نیشانەی هەبێ یاخود نێبێ. ئێستا پێکوتەی ڤایرۆسەکە یاخود ڤاکسین لە ناوەندەکان پزیشکەکانە دەدرێت بە هاوڵاتیان و ئەوەروە ڤاکسین وەردەگرن. دنیایەک پرسیار لای هاوڵاتی دروست بۆ ئەم ڤاکسینە وەربگرین وەرنەگرین مزاعفاتەکانی چین بۆ کەسێک کە نەخۆش بێ یاخود تەندروستی باش بێ لە تەمەەن جیاوازەکانە. ئەمڕۆ قسەباز لەسەرەوە دەکەین کۆمەڵێک ڕوونکردنەوە بۆی بدەین کە ئایا ڤاکسین وەربگیردرێت وەروە هیچ کێشە گرفتێکی هەیە یا گەرمیەتی بۆچی خەڵک وەری ناگرێت. کۆمەڵێک ڕوونکردنەوەتان پێدەین لەگەڵ پزیشکێکی پسپۆر لەو بارەیە. وڵازان لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە مامەڵەکردن لەگەڵ دەرەنجامەکانی تاقیکردنەوەکان دەزانین کە دوایەوەی کە دەرەنجامی تاقیکردنەوەکان دەردەچێت زۆرێک لە خوێندکاران تووشی نەخۆشیێکی دەرونی یاخود خەمۆکی و کۆمەڵێک نەخۆشی دەبن. زانین چۆن گرنگە بڕوانینەوەی کە دەرەنجامەکان سێر بکرێت وەروها لایەنی دەرونی خۆمان ئامادە بکرێت بۆی کە ئەو قوتابیانەی کە ئەو نمرەی کە خۆی دەویست بەدەستی نێناوە بە ئاسایی وەری بگرێت و لایەنی دەرونی خۆی کامل بکات. زۆر جار زۆرێک لە قوتابیەکان ئەو نمرەی کە بەدەستی دێنن دواتر بە دڵیان نییە تووشی ئەوە دەبن پەنا دەبن نەبەر خۆکشتن و کۆمەڵێک بابەتی دیکە. ئێمە هەوڵ دەدەین لەم تەوەرەیەماندا لایەنی دەرونی قوتابیان لە دوای وەرگرتنی دەرەنجامەکان بەرەو دەرونێکی ئارام بەرین کە میوانێکمان لە هەولێرەوە ئامادە دەبێت و گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. وەڵای ئایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارەشەکانی هەرێمی کوردستان با بزانین گۆڕانکاری لە بەرزبوونەوە وەروە نزمبوونەوەی پلەکانی گەرما چۆن ڕوویداوە. وڵازان و خۆشەویستان وەک پێشتر هاوکارم شۆن ئاماژەی پێکرد لە ئێستادا بابەتی گەرمینی و هاوڵاتیان ئەم ڤاکسینی کۆرۆنا و پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنایەکە مشتومڕێکی زۆری لەسەر دەکرێت کە زۆرێک دڵڕاوکی ئەویان هەیە کە ئایا بەکاری بێن یاخود بەکاری نێن. زۆر جار پرسیاریەوە دەکرێت کە نازانێت ئەو مادانی ناوی چییە وەروها نازانێت کام لەم ڤاکسینانە وەربگرکە. لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا 3 جۆر ڤاکسینی کۆرۆنا هەیە کە بەریتانی و سینی و ئەمریکیەکە هەیە. ئێمە دەپرسین کێن ئەوانەی کە دەبێت ڤاکسینی کۆرۆنا وەربگرن و کێن ئەوانەی کە نابێت وەری بگرن. هەندێک کەسەیە کە کۆمەڵێک نەخۆشی هەیە بۆی نییە ناتوانێت یاخود ئەم ڤاکسینە وەربگرێت و لەگەڵیشیدا دوای وەرگرتنی ئەم ڤاکسینە ئەو کەسێک کە وەری دەگرێت تۆشی کۆمەڵێک نەخۆشی یاخود کۆمەڵێک ئازار لە جستەیە دەبێت کە ئەمە پزیشکەکان باز لەوە دەکەن کە شتێکی ئاساییەوە. ئەمەش لەم تەوەرەیەمان گفتوگۆی لەسەر دەکەین.
گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سوارە عەلی پزیشکی پسپۆری هەناوی دڵ و شەکرە کاک دکتۆر زۆر بەخێر بێ. تۆگیامە خێر بن. زۆر سپاس. سپاس بۆم دەرفەتە. پێش هەموو شتێک کاک دکتۆر پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ وەی کە زیاتر هاوڵاتیان پێشڵێن. پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا ڕاستیەکەی چەند شێوەکمان هەیە کە ئێستا لە جیهانە ئامادەکراوە بە شێوەی جیاواز. بۆ سینیەکەمان هەیە، سینیەکە بریتە لە ڤایرۆسەکە بە شێوەی ناچالاک. واتە ئەم ڤایرۆسە بە شێوەی ناچالە گەشەی پێەکرێت لە مختەبەر. ئینجا لە میدیایەکی تایبەتە گەشەی پێەکرێ و ئەدرێ بە نەخۆش. ئەم ڕێگە ڕێگەیەکی کۆنی ئامادەکردنی پێکوتەیە. زۆربەی ئەو پێکوتانی کە ساڵانە بۆ لە بەشی کوتانەکرێت بۆ مناڵ و بۆ ئەم تەمەنەکان بۆ نەدژی هاوکردنی ڤایرۆسی جگەر یان هاوکردنی نەخۆشیەکانی تر بەم ڕێگە ئامادەکرێت. یعنی ڕێگەی ئامادەکردنی پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنای سینی ڕێگەی کلاسیکیە، ڕێگەیەکی کۆنە. وم بە چەند ترایڵێک و بە چەند مەرخ قۆناغێکا تێپەڕی تر لە مانگی 5 2021 WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێگەی پێدا. بەنسبەت فایزەر و بریتانیەکە ئەمانە ڕێگەیەکی تازەن بۆ ئامادەکردنی پێکوتەی ڤایرۆس. بۆ منە پیانۆتری mRNA ئیش لەسەر ناوکە ترشەکانەکەن بە شێوێکی بۆ منە لە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە گرفتەکە دروستەکە پێکاتێکی ڤایرۆسەکەی بە شێوی شاخ دەرەکە پێوترێت سپایک. ئەم سپایکە بەرپرسە لەوەی کە ئەنووسێ بە خانەکان و گرفتەکە لێوە دەست پێکات. ئیتر هەڵسان ئەم سپایکە بە شێوەی پێکاتی DNA دروستیان کردووە کە ئەچێتە لەشەوە بەرگری لەش خانەکانی کە بیسێڵ و تیسێڵن ئەیناسنەوە بە دژە تەن دروستەکەن دژی ئەم ڤایرۆسە. دوای ئەم پێکاتەی پێکوتەکە نشی ئەوێتەوە لە خوێنە نامێنێتەوە، بەس تەنها ئەوەیەکەوە پامێکە مێسێجێکە ئەینێرێت بۆ لەش کەوا پێکاتێکی وە کە دژە تەنێکایەتە لەشتەوە بیناسەوە. ئەمە هەدەفەکەی. هەشیانە پێکاتێکی پرۆتینەکە، هەر ئەو پرۆتین سپایک پرۆتینە، ئەو پێکاتە تەنها ئەو ڤایرۆسەکە هەمووینە، تەنها پێکاتی پرۆتینەکە ئەکرێتە پێکوتە و ئەدرێ بە نەخۆشەکە ئەویش کە لە ئۆکسفۆردەکە بەو شێوەیە. ینی بەو شێوەیە حازرەکرێت. ئەم دووشی ئەمریکەکە ئەو mRNA-یەکە بوو. یعنی ئەم دوو شێ تازەن، بەس شێوەی سینەکە شێوەیەکی کلاسیکی و کۆنیشە لە زۆر بەو شێوە زۆربەی پێکوتەکان ئامادەکرێن. زۆر باشە کەواتە کاک دکتۆر ئێستاکە ئەم پێکوتانە بە هەر سێ جۆرەکەیەوە ئامانجلی پارێزگاریکردنی هاونیشتیمانی و هاوڵاتی مرۆڤ لەو ڤایرۆسەی کێت بتوانێت بەو شکڵێکی ئێستا هەیە هەتا ئەگەر بە گۆڕاویش بتوانێت بەرگری لێ بکە. لەسەر بنەمای پێوەری زانستی وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا بەدەر لە حاڵەتی تایبەت و کتوپڕ و ئەوانە بە شێوازێکی گشتی ستاندارد هیچ زیانێک بە مرۆڤ دەگەیەنێ. نکتەی زۆر سخۆشی دوای 2 ساڵی تر ئەمرن مناڵتان نابێ شە لە بن تووشی بیرچیونەوە بن. یعنی یەک دنیا فکری عجیب و غەریب لەسەر ئەم پێکوتانە لە بازاڕە هەیە لە خەڵکای گوێ لێبێ. ئەمانە مەزدەرەکانیان هیچ مەزدەرێکی علمی پژڕاستی دەکاتەوە یاخود هیچ شتێک کەس تووشیش گرفتێگە بێت لە وەرگرتنی بە شێوەیەکی ستاندەر وەرگرتنی پێکوتە. خۆی گرفتەکە چیە لە پێکوتەی کۆرۆنا؟ هەموو مشکلەکە لەوێ ئاتەن هەر دەرمانەگێتە بازاڕەوە چەند قۆناغێک ئەبڕێ. قۆناغی یەکەم فەیسی 1 و 2 و 3 ئەبڕێت. بۆ منە فەیسی یەکەم تەنها لەسەر کۆمەڵێکی دیاریکرا و خەڵک تاقیکرێتەوە. فەیسی دووەم خەڵکانێکی زۆرە. فەیسی سێم ئیترێتە بازاڕەوە و چاوەڕێی نیشان لاوەکیەکانی ئەم دەرمانن. بەڵام بەهۆی ئەوەی کە کۆرۆنا پەتایەکی تازە بوو لە جیهانە بڵاوبەوە ئێمە حاڵەتێکمان هەیە ڕێپێدانی کتوپڕ پێوترێ ئەمەرجەنسی ئۆتۆرایزیشن لەبەرەوەی سوودەکەی زۆر زیاترە لەوەی کەوا نیشانێکی لاوەکی هەبێ. لەبەرەوە WHO ڕێکخراوی زانستی تەندروستی جیهانی یان دامەزراوە ئەوروپیەکان یان جیهانیەکان ڕێگەیان بە پێکوتەکە بێتە بازاڕ و بۆ بەکار لەبەرەوەی سوودەکەی زۆر زیاتر لەوەی کە زیانێکی لاوەکی لە چەند کەسێکی دیاریکراوە دەرکەوێت. بەڵام لە هەموو دەرمانەکەوێتە بازاڕ شتێکی بە ناوی یەلۆ پیج، واتە تۆ ئەم دەرمانە 10 ساڵە لە بازارە، بەڵام بۆی هێنیشانێکی لاوەکی دوای 10 ساڵ هەستی پێ بکەن دەرەکەوێت. ئێتە تۆ کەس دەرمانەکە بەکارێن لە یەلۆ پیجەکە ئەڵێکا کە ئەم دەرمانم بەکارهێنا بۆ منە گێژبوونێکی تایبەتم هەیە، جوڵێکی تایبەتم هەیە، ئەوە شتێکی واردە لە هەموو دەرمانەکە. بەنسبەت بینەوە سەر پێکوتە ئەوەی کە گرفت و ترسێکی زۆری دروست کردووە مەسەلەی خەزبوونەی خوێنەکەی بە تایبەتی لەوەی بەریتانیەکە.
ئەمە دەرکەوت حاڵەتەکان زۆر کەمن بۆ منە لە یەک کەس لە ملیۆن کەس ینی بە هەرێمی کوردستان 5 کەس دەگرێتەوە لە ڕووی زانستیەوە ئەم دیاردیە ئەم نیشانلاوەکی پێوترێت زۆر دەگمەن ینی ئەگەر بێت و یەک لە 10,000 بێ پێوترێت زۆر دەگمەن چجا یەک لە ملیۆن کەس بێت کە پێوترێت زۆر دەگمەن ئەمە کتوپڕۆ یاخود کەسەکە خۆشێکی دیکەی ئەمەیان بەردەوام توێژنەوەی لەسەرکرێت بۆ منە بەردەوام پێداچوونەوەی بۆ کرێت زانستی ئەمە یەک ئەگەر ڕۆژ بات چارەسەری هەیە چارەسەرەکان چارەسەر نەخۆشەکە چارەسەر وەرەگرێت چاکە بێتەوە بەڵام بالمقابل تۆ سوودەکەی زۆر زیاترە بۆ منە دژی ئەم ڤایرۆ کۆر بڵێن شەپۆل یەکەم و دومیان ئێستا ناوەکان گۆڕان بوون بە ئەلفا و بێتا و دلتا دژی دلتا کاریگەری زۆر بۆ منە بریتانیەکە لە نێوان 7 بۆ 8 بە فایزەرەکە لە نێوان 92 بۆ ئەم پارێزگاری لێەکە لە دژی ڤایرۆسەکە لە بەرەوەی مردن بەهۆی کۆرۆناوە 3 بۆ 4 ینی لە 100 کەس بیگرێت 3 بۆ 4 ئەمرن یان نەکەر خەراب هەر ئەمرن لە بەرەوەی حاڵەتەکە بردننی تایە ئەمەش تۆ لە 1 ملیۆن کەس یەک کەس لەبەرەوە سوودەکەی زۆر زیاترە دواتر هەڵسان جارێکی تر ڕێنمایی تایبەتیان دەرکەوتیان ئەو کەسانی لە خوارسی ساڵەوەن و لە سەری 18 ساڵن بەریتانیەکەیان باسەکەن فایزەرەکە کەمتر حاڵەتە ڕۆیدا وتیان ئەگەر بێت و لە نیوان 18 بۆ 30 ساڵ ئەگەر فایزەری دەستکەوێت یان شەریکێکی تری دەرکەوێت دەستکەوێت بۆ کوتانەکە ئەتوانێت کوتان بکات بۆی ئەو مەترسیە کەمتر بێت لەبەرەوە لە توێژینەکان دەرکەوت زیاتر لە گەنجانە زیاتر لەوانێ ئەگەری هەیە ڕووبات ئەوەش هەر 1 لە ملیۆنە کەسەکە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر دەگمەنن ئەو نیشانە لاوەکیانە وامان لێ ناکات کەەوە کوتانەکە نەکەن وەکو خۆما بینیمان ئاخر شەپۆڵ کە شەپۆڵی دەتا بوو دەری خست ئەگەر خەڵکەکە کوتان نەکات یان پێکوتە وەرنەگرێت هیچ فەرقینی وەکو شەپۆڵی یەکەم وەکو شەپۆڵ یەکەم خەڵکانێکی زۆر توش بوون ئێستا تاوەکو ئێستاش خەستخانە حکومیەکان شوێن پەڕە زۆر جار هەیە شوێن نییە ئەهلیەکان و ئەمانە شوێنی عینایە نەماون بەهۆی کۆرۆناوە بەداخەوە ئەوە ئەگەینێت ئەگەر هەر کاتێک خەڵکەکە پشت لە پێکوتە بکە بۆی هەیە هەموو شەپۆڵێکی تازە لە بەرەوەی مادەم کۆرۆناکە لە بەردەوام لە بڵاوبوونەوە لە جیهانە بۆی هەیە بەردەوام ڤاریەنت و گۆڕانی تازای بەسەرا بێت بەرەوە ئەگەر بێت و کوتان نەکەین وەکو وڵاتانی جیهان بەردەوام ئەگەری هەیە جارێک تر شەپۆڵی دەلتا بە ئەمجارە ناوێکی تر بڵاو بێتەوە هەمان شتە تەنها حل بۆ خۆپاراستن لەم شەپۆڵ یەک بە دواییەکانە تەنها پێکوتەیە زۆر باشەکان دکتۆر لە ئێستادا 3 جۆر هەیە و باسمان کرد من کە خۆم ڤاکسینەکەم وەرگرت زۆرێک لە خەڵک ئاگام لێ و ئانی باسی وایە نەکرد کە با فایزەرەکە بێ هەمووی دەوێت با فایزەر ئەمە جیاوازیان هەیە یاخود بۆ هەمووی داوای ئەم ڤاکسینەی ئەمریکیە دەکات باڵێ بەنسبەت توێژینەکان دەوریان هەیە بۆ منە توێژینەوەی ئەمریکیەکە زیاتر لەسەر خەڵکەکرێت ئەمە دەوری هەیە بۆ منە ئەمریکیەکان لە پێش ڤاکسینەکان توێژینەوەیان لە خوار 18 ساڵیەوە کردستە بۆ منە ڤاکسینی سینیەکە و بریتانیا لە سەروی 18 ساڵەوە توێژینەکانە دەست پێ کردووە فایزەرەکە ئێستا توێژینەوەی لە 12 ساڵیشە دەست پێ کردووە بۆی دەرکەوتە لە 12 ساڵی تاوەکو 18 ساڵی ئەتوانێت پێکوتەکە وەگرێ و سەلامەتە پێکوتەکەی خۆی باسەکەین لەبەرەوە یەکەم شتێک ئەوە توێژینەوەکانیان زیاترە دووەمیان کاریگەری ڤاکسینەکەیان زیاترە لە چاو بریتانیەکە و سینیەکە بۆ مەسەلە بۆ دەلتاوەیڤەکە لە سریلانکا توێژینەیان لەسەر کرد دەرکەوتووە تا 79 کاریگەرە دژی ئەم دەلتاوەیڤە ئەو گۆڕانکاری دەلتایە بەریتانیەکە بە هەمان شت 7 باشە بەڵام فایزەرەکە 92 بەرزترە لە ڕووی کاریگەریەوە کاریگەریەکان ینی چی؟ کاریگەری لە دژی ئەوی کە نیشانەکەت هەر نەخۆشەکەت توش نەبێ کاریگەریەکەی لە دژی ئەوەی کە تووشت بێ بە سوکی بگریت لەبەرەوەی هەموو هەدەفی پێکوتەکە ئەوەیە کە تووشت بوو وەکو پەتایەکی سادە تووشت بێ تووشی ماکەکان نەبی ماکی مردن و چاودێری چڕ و خراپبوونی سیەکان و ئەم بابەتانە ینی بە خراپی نەیگریت ئەگەرنا هیچ پێکوتێک 100% ڕێگر ناگرلەوەی کەەوە بە خراپی تووشی نەبیت ئەگەر بێت و لە هەنێ حاڵەتە خۆت نەپارێزی بەڵام بە شێوەیەکی گشتی فایزەرەکە لە ڕووی کاریگەری لە پێش هەمویانەوە دواتر بریتانی دواتر سینیەکە ئەمنێتەوە ئایا چەند کاریگەرە ئەمە هەم توێژینەوەی ئەوێت لە بەرەوەی شتەکە تازەیە ئێستا توێژینەوە هەیە لە فایزەرەکە بۆی ئایا کاریگەری ئەم کوتانە ئەم پێکوتێکە دوو ژەمەرەگرێت لە دوای 6 مانگەوە ئایا کاریگەری ئەمێنەیاننا ئێستا توێژینەوەن هەیە کاریگەریکە تا 2 ساڵ چەنەمێنێ بەرداوامە توێژینەوەکەیان لە بەرەوەی ئێستا لە دوای 6 مانگەوە ئایا ژەمی سێم وەرگرین یان ژەمی سێم وەرنەگرین لە بەرەوەی
اعتماد دەکەنە سەر بڵێن بەرگری سروشتی ئێمە کاتێک کە تووشی کۆرۆناکە ئابین تا 6 مانگ بەرگریمان ئەمێنێ 3 مانگ بۆ 6 مانگ کەس بۆ کەس دەگۆڕێ هەیە بە سووکی ئەگیرێ بەرگریەکی کام دروست دەکە بەس هەیە بەرگریەکی باشش دروست دەکە بە سووکی تووشە بێنی کەس بۆ کەس دەگۆڕێ بەڵام 3 مانگ بۆ 6 مانگ بە شێوی سروشتی لەبەرەوە ئێستا ڕێنمایەکان 6 مانگە ئای دوای 6 مانگەوە ژەمی سێم وەرگرنگیاننا ڕخناوی تەندروستی جیهانی لەگەڵ ئەوە نییە کە جارێک ژەمی سێم وەرگێ جارێک هەموو هەدەفەکەی ئەوێ هەموو جیهان ژەمی یەکەم و دووەم وەربگرن. زۆر باش کەواتە کاگوتۆ وەک پزیشکێک وەروەها بە درێژای ئەم ساڵە و ماوەیەکەوە کۆڤید 19 وەیەوەش سەرکارتان لەگەڵ کەیسەکانە هەبووە یان بە پشتبەستن بەو توێژینە زانستیانە کراوە کێیە ئەو کەسەی کە نابێ پێکوتە وەربگرێ هیچ لیستێک هەیە لەلایەن تەندروستی جیهانیەوە کە کۆمەڵێک تایبەتمەندیان هەبێ بە هەر هۆکارێک بێ بۆیان نەبێ پێکوتە وەرگرن بە شێوەی گشتی هەموو کەس دەتوانێت پێکوتە وەرگرێ ئەمەی لە 18 ساڵ بەسەرەوە تەنها چەند کەسێکیان جیا کردوتەوە ئەویش هۆکارەکەی ئەوەیە توێژینەوەی لەسەر تەواو نەکراوە وەکو باسمان کرد سینیەکە و بەریتانی و ئەمریکیەکە لە 18 ساڵێ توێژینەکان دەست پێ کردو آخر جار فایزەرەکە بەری ئەمریکیەکە لە 12 ساڵیش ڕێپیاوە کە کوتان بکات لە 12 ساڵ بەسەرەوە کەواتە هەموو کەس دەتوانێت لە 18 ساڵ بەسەرەوە بێت دووەم لە توێژینەوەکان ئافرەتی دووگیانتیانە بخۆن جارە هێشتا یەکلا نەبووەوە ئافرەتی دووگیان سەلامەتیانە بەڵام هەموو ڕێنمایەکان لەگەڵ ئەوەن ئەگەر ئافرەتی دووگیانەکە مەترسی پێشبینی یەکرێت مەترسی کۆرۆناکەی زیاتر بێت لەوەی کەەوە پێکوتەکەەوە نەدرێت پێویستە وەرگرێت بۆ بنە ئافرەتێکی دووگیانە و کارمەندێکی تەندروستی ئەوە لەبەرەوەی لە بەرەکانی پێشەوە کوتانەکە سوودی زیاترە لەوەی کەوەری نەگرێت یان بە هەمان شێوە کەسەکە قەڵە و شەکری هەیە و مەترسیەک تووشی بێ بە خراپ تووشی بێ لەبەرەوە ئەبێ پێکوتەکە وەگرێت لەبەر ئەبیان جیا کردو ئەم دوو گروپە ئەگەر نات بە شێوەی گشتی بۆ هەموو کەسێکە بێت تەنها ئەو کەسەی حەساسی بە دەرمانەکە هەیە بۆ منە ژەمی یەکەم وەرەگرێ ئەبێتە حەساسێت ئەمە ژەمی دووەم وەرناگرێت بە هیچ شێوک لەبەرەوەی پێکاتەی پێکوتەکە حەساسی پێ لەبەرەوەی بۆ منە ئەمریکیەکە پێکاتەی مادێکی دیاریکراوە ئەو حساسیەتە بویستم تۆزێک لەسەرەوەش پرسیار یعنی کەیسێک هەبوو کەوا پێکوتەی وەرگرتە بوو فایزەریش بڵێن تووشی خۆرانێکی زۆر بوو ئەمانە ینی حساسیەتەکان هەر لەو مزعفاتەکانی شێوە یاشتی تریش حساسیتەویش دەرەجەی هەیە بەم ناخ یان خۆرانە یان جار هەیە ئەم خۆرانە حساسکە لە خۆرانی پێش دەرەچێت ئەبێتە لیر و ئەم بابەتانە یان جار هەیە ئەبێتە دابەزینە زەختەکەی بەوەی حساسیتەکەیەوە جارێ شێوە پێوتری ئەنەفیلاکتیک شۆک کەسەکە ڕێک تووشی سەدمێکی قەلبیە بێ زەختی دائەبەزێ و تەنگە نەفەسەوێ و هەناسەی بۆ نادرێت ئەمە حاڵەتی توندی حساسیتەکەیە هەرسێ حاڵەتە هەرسێکیان ڕێنمایەکان هەرسێ ژەمەکان هەر یەکێک ئیترە فایزەرەوە ناگرێم کەسە ئەچێ ڕۆکاتە بەریتانیەکە یان سینێکە دوو پێکاتەی کیمیایی لە پێکوتەکە بەریت ئەمریکیەکە هەیە لەوانەیەکی حساسی هەبێ بێکی لە پێکاتەکان ئاساییە پێکوتەیەکی تر بەس بۆ ئەمەیان نە دووهەمیان ئەگەر کەسێک حساسیەی بە دەرمانێکە بێت بە دەرمانێک دەرمانەکان ئەمە ئەڵێ نیم سەعات ئەبێ بمێنێتەوە لە بنکەکە تا دڵنیا ئەبێت حساسیەوە پێکاتە ئەنجە بڕوە ئەگەنا ئەوەنی کۆنترائیندیکیشن نیە بۆ ئەوە نییە بڵێ وەڵاوەری ناگرم ئەتوانێ وەرگێت تەنها ئەو کەسە وەری ناگرێت کە دەرزیەکە بە فعلی وەرەگرێت حساسیت دروستەکە ژەمی دوومەر ناگرێت ئەمانە وەری ناگرن ئەگەنا هەموو کەسە وەرگرێت بەڵام بەریتانیەکە تۆزێک جای کردوتەوە ینی ئەمانە هەرێک و گروپن بۆ منە ئاڵێ کەسێک شێرپەنجەی هەبێ و چارەسەری شێرپەنجە وەرەگرێت نەخۆشیەکەی چالاکە ئەبێ پزیشکی پسپۆری سەرپەرشتیار ئەو بڕیاردا دەرزەکە وەگرێیانە لەبەرەوەی لەم کاتێک کە نەخۆشەکەی چالاکە دەرمانێکی میایەکان وەرگێ بەرگری زۆر نزمە ئایا ئەم جۆرە ڤاکسینە ئیشی وەکو ڤاکسینێکی وەکو ڤایرۆسێکی زیندوو تەعاملەکە لە لەشایاننا ئەمە هێشتا توێژینەوەی یەکلا نەبووەوە لەبەر لایەنی حەزەر ئەبێ پزیشکی پسپۆرەکە بڕیار بە ئەگەر نا بە شێوەی گشتی هەموو کەسێک دەتوانێت ڤاکسینەکە وەرگێت لە 18 ساڵ بەسەرەوە بێت زۆر باشەکان دکتۆر ئەم ڤاکسینە بۆ بە دوو ژەم دانراوە ئایا کەسێک ئەگەر یەک شەمی وەربگرێت و دواتر یاخود خۆی نەیەوێ یاخود لە دووەم وەرنەگرێت ئاسایە ئایا کاریگەری دەبێت ئەگەر هەر تەنها یەکەم وەربگرێت بەنسبەت ژەمەکان مەسەلە بەرگری لاشە هەر کاتێکە تووشی نەخۆشیەکە بێت ئیتر دوو پێکاتەمان لە لێفەخانەکان بێتاسێڵ و تیسێڵمان هەیە بێتاسێڵ ڕاستەخۆ لە ڕێگەی چەند پێکاتێکی خۆڕۆکە سپیەکانەوە
ڕاستەخۆ کاری ئەکەوێتە شەڕ و بەرگریکردن لە دژی ئەم تەنێکەیەتە لەشەوە دژە تەنێک دروست دەکات. ئەم دژە تەنە ئەبێ بچێتە زاکیرەی لەشەوە کە تیسیاڵی پێوترێ. ئەمە بۆ ناسینەوە کە تۆ جاری یەکەم ژەمەکە وەرەگریت ناسینەیەک دروستە بێت لە ئاستێکە تیسیاڵش تا جۆرە لە جۆرەکان ئەی ناسێتەوە. بەڵام جاری دووەم کە ژەمی دووەمەرەگرێت ئەمە ئامادە کراوە دژی ئەم دژە تەنە غەریبەکەیەتە لەشەوە دژە تەن حازرە بەرگریەکە بە قوترە بێت. هەر لەبەر ئەوەشە بۆ منە کەسێک کە ژەمی یەکەمیش وەرگێ جۆرێک لە جۆرەکان پارێزراوە بێت. ئەین بۆ منە توێژینەوە کراوە تا 67 تا 60 پارێزراوە بێت لەوەی کە بە خراپی تووشی بێت. ینی هەتاوەکو یەک ژەمیش سوودی هەیە لەوەی کە هیچ وەرنەکرێت. بەڵام دوو ژەم بەرگریەکەی لە 60 ئەبێتە 102. هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی جۆری بەرگریکردن و جۆری ناسینەوەکە لە ئاستی سەرەتایی ئەبێتە ئاستی مامناوە و بە قوتر. دکتۆر لە هەرێمی کوردستان نەخۆشیێکی زۆری دڵمان هەیە لەبەرەوەی لە پسپۆرەکەی بە ڕێزی شت نزیکە قەستەرە شەبەکە و باڵۆن ئەوانشی ڕاستەخۆ عیلاج وەردەگرن تستێکی زۆریان هەیە لەوەی ڤاکسین وەرگرن ڕێنماییت بۆ نەخۆشیەکانی دڵ بە دیاریکرای کە پسپۆری خۆت بەنسبەت وەکو باسمان کرد هەموو کەسە گەگرێتەوە تەنها ئەم حاڵەتانە بێت کە بە شێوەیەکی کتوپڕ ناجێگیرن بۆ منە کەسەکە سستی دڵی لەگەڵە و لە ئێستا سستی دڵەکەی کۆنتترۆل نیە یان کەسێک زەبحەی ناجێگیری لەگەڵا بێن نیشانەکانی ڕێک بێتە ئەنجا وەری بگرێت. هۆکارەکەی چییە؟ جار هەیە بەهۆی ڤاکسینەکەەوە کە وەریەگرێت لە هەمان کاتدا کەسەکە پارێزی ناکات. وەکو باسمان کە چۆن بەرگری لەش کاتی پێویستە ژەمەکە ئەو ژەمە پێکوتانە کە لەش وەریەگرێت لەوانەیە هەفتێک دوو هەفتێ پێویست بێ ئەنجا بەرگری دروستکات دژی ئەم ڤایرۆسە لەوانەیە لەم دوو هەفتێ تووشی نەخۆشیەکان بێ یان جار هەیە خودی پێکوتەکە گرفتی بۆ دروستکات بۆ منە لەرز و تای بۆ دروستەکە لەبەرەوەی ئەو پێکوتەکە وەرەگرێت کەس بۆ کەس جیاوازە هەیە بەرگری دژی ئەم تەنە جیاواز تووشی لەرز و تایەکات تووشە بێ هەیە توش نابێ و لەرز و تایەوە بۆچی ئەگەرێتە بەرگری کەسەکە ئەگەرێتە بەرگری کەسەکە هەیە بەرگریەکەی جۆرێک لە جۆرەکان بەقوت کار لێکەکە لەگەڵ ئەم تەنە غەریبە کەیتە لەشێەوە تووشی ئاوسانی جومگا بێهێزی لەرزوتا هەیە دوو کەمتر لە دوو ڕۆژ هەیە لە دوو ڕۆژ هەیە چوار ڕۆژ هەیە زیاتر کەمتر ئیتر کەس بۆ کەس جیاواز بەڵامکی ئاسایەوە نیە شتێکی زۆر ئاسای بەعکس زۆر هەیە ئەڵێن کەسەکەڵێ ئەومانای دەرزەکە ئیشەکە لە ڕێنمای ئەو کۆمپانیای کە دروستیان کرد تەنها ئەوەی پاراستۆل بەکاربێن و ئیسراحەتکە پاراستۆل بە شێوەیەکی ئەم دوو ڕۆژە بەکار بەڵام ئەگەر بێت و لە چوار ڕۆژ زیاتری خاند ئەبێ سەردانی پزیشک سپۆرکە لەبەر مەسەلەی ماکەکانی جار هەیە کەسەکە بەچی هەستی پێەکە بۆ منە ئازارێکی سەرسنگ توندی تووشە بێ یان بۆ منە سەرێشێکی بەقوت یان گێژبوونێکی زۆر یان دابازینی زەخت ئیتر ئەمانە وای لێگەیان بەرچاوی لێڵە بێت ئەم کەسانە پێویستەکە سەردانی پزیشکە ئەگەرێت و نیشانەکانیان بەردەوام بوو بۆی دڵنیا بنکەوە هیچ ماکێک ڕووی نییە. دکتۆر بابەتێکی تریشەیە زۆر جار باس لەوە دەکرێت کۆمەڵێک لەو هاو نیشتیمانیانەی دەچەن پێکوتە وەربگرن نیشانەکانی کۆڤیدیان هەیە تایان هەیە لەرزیان هەیە یاخود بۆ هەیە فاسیان نەکردوەگەری هەیە پۆزتیڤن ئەمە گرفت دروستەکات تۆ واتە کۆرۆنات هەبێ بچی ڤاکسینەکە وەرگریت بە دڵنیاییەوە ئەو کەسێک کە گومانی کۆرۆنای لەکرێت بێ پێکوتەکە تاخیر بکات بە هیچ شوێک نابێ وەریگرێت ئیتر ڕێنمایەکانی بڵێن شەریکان جیاوازە بەش بە شێوەیەکی گشتی هەر کەسێک لە دوو ڕۆژی کۆتایی تای هەبوو پێویستە ڤاکسینەکە وەرنەگرێت تا دڵنیا بێت کە کۆرۆنا نییە هەر کەسێک نیشانی تیا دەرکەوت نابێ وەرگێت تاوەکو دڵ نەبێت کە کۆرۆنا نییە دڵنیابوونەکەات بە فەسیلوتەکە ئەکرێت جاری شێ کەسەکە هەڵگیری ڤایرۆسەکەی بەبێ نیشانە ئیترێکە کەزانی دەوروبەری بۆ منە زۆر جارێک کەسەکە پێکوتەی نەکردو یەکێک لە ئەندامی خێزانەکە تووشی کۆرۆناوێ بە پەلە ئەچ دەرز پێکوتەکە وەرەگرێت ئەمە جار هەیە هەڵگیری ڤایرۆسەکەی بێ نیشانە لەگەڵ پێکوتەکە ئیتر نیشانەکانی زۆرە بن و وەزعی تێکتر زانین بەرکەوتە هەیە لەگەڵ کۆرۆنا پشکینێکی لوتەکە بکە بەناو زۆربەی کۆمپانیەکان بە پشکنین دەست پێ ناکەن بڵێن تۆ پشکنێکی لوتەکە بکە و پیسیارەکە بکە و ئەنج بڕە کوتانەکە بکە تیای نێو ڕێنمە ئەگەڕێتەوە سەر خۆت نیشانت نەبێ تات نەبێ بەرکەوتت نەبێ ئەگەر ئەم سێشتت نەبوو لە چەند ڕۆژێک کۆتایی ئێتر دەتوانین چی ڤاکسینەکە بکەیت و بێ مشکلە زۆر باشە کاک دکتۆر گرنگترین ڕێنمایی چی بۆ کەسانی کە ئەم پێکوتەیە وەردەگرن زۆر جار دەوترێت کە پێویستە ئەو کەسە
چەند ڕۆژێک لە ماڵەوە بیاخود ماسک ببەستێ دەمانە ئەنی ئەو ڕێنمایانە چین کە پێویستە جێبەجێ بکە. بەنسبەت ماسک بەستنەکە زەرورە بۆ هەموو پێکتەکان وەکو باسمان کرد بەرگری لەش لەوانەیە 1 هەفتە 2 هەفتە 3 هەفتەی پێ بچێت تاوەکو گەشەکە دژی ئەم تەنە یان دژی ئەم ڤایرۆسە لە لەشە لەبەرەوە لە خلالی ئەم فترەیەگە تووشی کۆرۆنا بێ بە ئاسانی دووشە بێ لەبەرەوەی هێشتان بەرگری دروست نەبووە مەسەلەی ماسکەکە و خۆپاراستنەکە 3 هەفتێک ئیتر هەفتیان دیاری نەکرد و ڕاستەکە نووسیانە چەند هەفتێک ینی دیارنی هەفتێکە دوانسییان ئەمە یەک خاڵی دووهەمیان مەسلەی نیشانەکان کەمتر لە 2 ڕۆژ زۆربیان ئەگەری ڕۆیانی هەیە بە تایبەتی بەریتانیەکە و ئەمریکیەکە بۆ منە لە 48 ساعت کەمتر ئیتر نیشان لاوکیەکان بۆ منە شوێنی دەرزیلیانەکە سووربوونەوەیە ئازارە ئاوسان ئەمان ئەگەری هەیە نیشانەی تر بۆ منە سەر ئێشێکە بێهێزیەکە ئازاری جمگی ئازاری ماسوولکە ئەمانش ئەگەری هەیە بەس پاراستۆڵ و ئیسراحەت بەڵام کەسەکە هەیە بۆ منە جۆرێک لە جۆری نەخۆشیە بەرگریەکان دروستە بۆ منە کەسەکە لەوانێت تا 5 ڕۆژ بێهێزی لەرزوتایی هەبێت تا 5 ڕۆژ ئەوەیە ئەم کەسانە تەنها ڕێنمایی ئەوەیە ئاوش لە منی بخۆن ئیسراحەتکەن و پاراستۆڵ بەکار بن بەڵام ئەگەر لە سەروی 4 ڕۆژ خان زیاتر بوو سەردانی پزیشکی پسپۆرەکان زۆر باشەکان دکتۆر پرسیارێکی دیکە ئەوەیە کە زۆر خەڵکەمە پرسێت کە دەچی دەم پێکوتەیە وەردەگریت کەسەکە پرسیار لێ دەکات نەخۆشی درێژخایانە هەیە یاخود شەکرت هەیە ئەگە بژ لە نەخۆشی درێژخایانەمە یاخود شەکرەشم هەیە هەر بۆی دەکەن ینی لێرەیە ئەو کەسە تووشی دڵڕاوکێ دەبێت دەوڵێت تۆڵی کاریگەری نەبێت یاخود بۆ ئەم پرسیارم لێ دەکات بەڵێ بە وەکو باسمان کرد بە شێوەی گشتی بۆ هەموو کەسێکە بێت بەنسبەت هەموو کاتێ لە هەموو نەخۆشیەکان یان لە هەموو حاڵەتەکان ئەڵێن نەخۆشیەکەت کۆنتترۆل بە ئەنج شتەکە وەرەگریت باشترە بەڵام تایبەت بەوەی کەوە ئەم کەسە شەکرەی هەبێ پێکوتەنەکان بەعکسەوە ئەو کەسێک کە شەکرەی هەیە پرایۆرەتی و ئەوەلیەت بۆ ئەوە وەک لە کەسێکی ترکە نەیبێ هەر لەبەر ئەو مەسەلەیەشە یانی سەرەتا ئەمەد هەر کەسێک تووشی کۆرۆنا بووە لە ئێستاە پێویستە 6 مانگ ڤاکسینەکە دوا بخە ئێستا تاو پێستا ناو خەڵکە ئەوەش هەیە ئەڵێ بیستمانە ئەڵێن کەسێک کۆرۆنای هەبێ بێ 6 مانگ ڤاکسینەکە هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی ئەو بەس بۆ ئەوەی ئەو کەسانی کە توش نەبوون وەری بگرن ئەوەلیات بۆ ئەوان بێن نەک بۆ ئەوەی کە کۆرۆنا توش بێن 6 مانگ دواکەوینە کۆرۆنا توش بوو 1 مانگ چاوەڕێەکەی دوای 1 مانگە کوتانەکەی خۆت دەست پێەکەیتەوە ژەمی یەکەمە وەرگرتووە کۆرۆنا تووشە بێ 1 مانگەوەستی ژەمی دووەمە رەگریتەوە ئیتر توش بوون بە کۆرۆنا ڕێگر نییە لە ژەمەکە لەبەرەوەی دروستبوونی بەرگری لە ڕێی پێکوتەکە جیاوازە لەوەی کە تووشی ئینسانەکە خۆیە بێ ئێمە بینیمانە نەخۆشەکە تووشی کۆرۆنا بێ خۆی و مرافقەکەی باش نییە ئینی کەسەکەی لەگەڵ خێزانێتی مناڵێتی هەر کەسێکی ئەو کەسێک کە سەرپەرشتی کردو مرافقی نەخۆشەکەیە کۆرۆناکەی توش بووە نیشانەی کەمتریش بووە بەرگریەکەی زۆر زۆر زیاترە لەو کەسێک کە نیشانەکانی تیا توش بووە خراپتری تووشیش بۆ بەرگریشی کەمترە لەبەرەوە کەسەکان بۆ کەسەکان ئەگۆڕێن بەڵام ئەم فۆرمێکە هەیە شەکرەمانە ئەم بابەتە بەس بۆ ئەوەلیاتە بۆ ئەو ترس نییە بۆ منە کەسێک شەکرە بەس تەنها وەکو کوتمان شێرپەنجە عیلاجی کیمیایی وەرەگرێت ئەمانە بەرگری لەشیان کەمە ئەمە پزیشکی پسپۆر بڕای لەسەر بە ئەگەنا شەکرە و نەخۆشی دڵ و ئەمانە هیچیان کۆنتراندیکیشن نین هی ئەوە نین کە پێکوتەوە نەگرن بەعکسەوە ئەوانە ئەوەلیات بۆ ئەوانەیە لەبەرەوەی پێشبینیەکری ئەگەر کۆرۆنا توش بێ بە شێوەیەکی مەترسیدار تووشان بێ زۆر باشە دکتۆریان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت بە هیوای سوود بەخشین بۆ بینەرانیشمان دەستان خۆش و لەشتان ساو زۆر سپاس باش بۆم دەستەکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سوارە عەلی پزیشکی پسپۆڕی هەناوی و نەخۆشیەکانی دڵ و شەکرە هیوادارین ئێوەش تەندروست باش و ساغ و سەلامەت بن بەپێی ڕێنمایەکان و چاودێری پزیشکە بەڕێزەکان پێکوتەی کۆرۆنا بەکاربێنن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک وڵازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
کارۆبووی کشت و کاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر! دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە، چونکە ئەزانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکاربهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان، بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوت لێبێ و لە شاری سلێمانی لە چالاکیەکی ئەگەر بۆمان بگوازیتەوە لای تۆ چی دەگوزارێت؟ بەڵێ شوان سڵاوی خواتان لێبێم کاتتان باش. دیارە ئێمە ئێستا لە بەردەم سندیکای کرێکارانی کوردستانی لە قیسلێمانی ژمارەیەک لە نانەوەخانەکان هاتوونەتە ئێرە. دیارە ئەوان لە ماوەی دو هەفتەی ڕابردوو کێشان ئەوە بوو کە ئارد گران بووە و 6 نانیان کردووە بە 1000 و بڕیارەکان تاگلایە نەبوو. بۆیە ڕۆژێک دوای ئەوە چاودێری بازرگانی سلێمانی هەر نانەوەخانێک 6 نانی کردو بە 1000 ڕاستەخۆ پزولەی سەرپێجی بۆ کردن. بۆیە ئەمان ئەمڕۆ هاتوونێتە بەردەم سندیکای کرێکارانی کوردستان و هەڕەشەیەوە دەکەن کە سەرجەم نانەوەخانەکانی سلێمانی دادەخەن. دەچمە لای یەکێک لە نانەوەخانەکان خاوەن نانەوەخانەکان بزانین چی دەڵێ. سڵاو لێ بێستا. باشە، چاودێری بازرگانی سلێمانی پسولەی سەرپێچی بۆ هەموو ئەو نانەوەخانە نەکرد کە 6 نانیان کردووە بە 1000 دینار. ئێوە ئەڵێن چی بڕیارەکەتان تاگلایە نەداوە بۆ ئەو کێشەی ئێوە قسەی لەسەر ناکرد یەکلایی نەکراوەوە لە قایمقامێتی سلێمان؟ بەخێر بێن سەرەتا. وەڵی ئەم معاناتەکە ئێستا هەمانە هی ئەمڕۆ و دوێنەوەوانە نیە، ئێمە لە دۆلار بەرزبوونەوە کێشە و معاناتمان هەیە. وایە حکومەت خۆشی ڕەچاوی ئەو شتانی بگردایە کە سێرەگا بازار هەموو شتەکان گران بووە، خۆ نانیش بەشێکە لە بازار و بەشێکە لە ئەوەی کە بە دۆلار ئەکڕێ. ئەمڕۆ جاران فەردەی ئارد بۆ نمونە بە 20000 بووە کە دۆلار گران بوو بوو بە 32000 ئۆتۆماتیکیان 12000 چووە سەر. ئێستا جارێکی کە لە مانگی هەشتەوە کە باج و ڕسوماتی کە زیاتر چۆتە سەر ئارد و دانەوێڵە، هەم دیسان 10000 کە چۆتە سەری ئارد بۆ بە 40000 دینار. بەڵام ئەوان کە ئەڵێ هەرتووە بێ 8 نان بفرۆشی بە 1000 دینار، ئەمە بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا نیە. ئەگەر ئەوان خەڵکێکی ئەکادمی و زیرەک بوونایە توێژینەوەیان کردایە بۆ وەزعەکە، شتەکان شیب کردایەتەوە بۆیان دەرەکەوت کە ئەم شتەی ئەوان هەڵەیە، ئەوان لەسەر حەق نین. ئەو خەڵکەکە ئەچێ بە کاڵاکە بە گراندرەکرێ ناتوانێت بە سعرێکی هەرزان بیفرۆشێتەوە. یعنی دوێنێ من قسەم کرد لەگەڵ چاودێری بازرگانی سلێمانیە، ئەوان دەڵێن بە گوتکی هەویر بکەن بە 90 گرام و 8 نان بکەن بە 1000 دینار. ئێوە ڕازین بۆ پێشنیاریان؟ بەڵێ ئەوە جارێەوە ئەگەر ئەوە ئیش ئەوان نیە لی نازانن، چکە ئەگەر 80 گرام و 90 گرام و 70 گرام نانی لێ دەرناچێت. ئەگەر نانێک لە 100 گرام 100 گرام 110 گرام کەمتر بێ بەڕاستی هی ئەوە نییە کە بەکاری بێنیت، چکە یەکسەر کە کرد. زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان. هاوکارمان چانووری لە کەرکووک فیچەرێکی وا ئامادە کردوین لەسەر بەخشینی مۆڵەت بە قورئان خوێنان. با بزانێ لەوێ چی دەگوزارێ بینە لێو ڤیدیۆ دەبێت. بسم الله الرحمن الرحيم
إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار إن الله يرفع بهذا الكتاب ويضع به آخرين خيبر والقال بهوي القرآن وكمان خوب زكاته قال بهوي أول شيء كواتس أو بريانة شهادة دم كسالي دوزار النوي مثلا دم حكمة مع دام مثلا نقول يكبر البريان حكمة يكتبون يمدس مع كلبة ويدري ما ئەمڕۆ وەکو لقی کەرکووکی نوێی حکمە دەستگای نوێی حکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری هەڵساین بە جێڕانی ئاهەنگێک بە مەبەستی پێدانی مۆڵەتی قراءات لە چەند ڕێواتێکی جیاواز بە نزیکەی هەفتە لە برایانمان و ئەمە تاکە چالەکیمان نییە بێگومان ئێمە وەکو لقی کەرکووک لە ساڵی 2009 دامەزراوین تاوەکو ئێستا بەسەتان قوتابیمان هەبووە و قوتابی مۆڵەتمان داوەتە قوتابیەکانمان و چەندی قوتابیمانەیە کە حافظ قورئانن چەندی قوتابیمانەیە کە بە چەندین خولا تێپەڕ بوونە و چەندین مامۆستامان هەیە و چالەکیەکانمان سواز بەخوا لە شاری کەرکووکە ڕەنگی داوەتەوە. وڵی پێویستە ئێمە ئەوانەی کە ئەو مامۆستایانەی کە بە دڵسۆزی و بە ئیخلاسەوە ئەم قورئانیان گەیاندە ئێمە ئەم سەنەدەیان گەیاندە ئێمە خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە خوای گەورە لیان ڕازی بێ ئێمەش بەو شێوەیە بەردەوام بین لەسەری و بیگەێنین بە جیلەکانی دوای خۆمان چونکە هەتاوەکو ئەم قورئانە نەگەێنین بەجیل بەجیل هەتاوەکو نەیگەێنین هەموو ماڵەکان هەتاوەکو ڕاوە و شیکار و هەتاوەکو نێکین بە دەستوری ژیانی تاک بە تاکی کۆمەڵگەمان هەرگیز بەرەو پێش ناچین و هەرگیز کۆمەڵگەمان نابێتە ئەو کۆمەڵگەیەی کە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوایان کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله جارة ئێمە ئەمڕۆ ئەمە هەنگی گەڕا بۆ کۆمەڵێک لە قوتابیانی جەنابی مامۆستا کارزان لێرەوەی کاری مۆڵەتی قورئانیان بەدەستێناوە دیارە ئەمە هەروە بە ئاسانی بەدەست نایەت ئەبێ ئەو کەسە خۆی یەکلا بکاتە بۆ خوای پەروەردگار نیەتەکەی خاڵیسان مخلصن بۆ خوای پەروەردگار بێ پاشان خۆی ماندووکە کاتی بۆ تەرخان بکات جوهدی بۆ تەرخان بکە خۆی لە مەشاغلی دنیا هەندێک لێ بکاتەوە ئەوی تەرخان بکە بۆ ئەم بابەتە تاکە خوای پەروەردگار تۆفیقی بدات و بتوانێت ختمی قورئان بکات و تاکو سەنەدەکەی بکاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاشان بەخوای پەروەردگار کە بەرزترین و پیرۆزترین سەنەد خوای پەروەردگار کاتێکم قورئانی نازل کردو بۆ سەر پێغەمبەری نازل صلی الله عليه وسلم سەرەتا ئەم قورئانی داوە بە جوبرائیل و جوبرائیل نازلی کردو بە سەر دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها بەم شێوازە هاتووە هەتا سەردەمی سەحابەکان و دوای سەردەمی تابعین هەتا ئەگاتە ئەمڕۆ ئێمەش مامۆستایانی بەڕێزی خۆمانەوە بەو سەنەدە پیرۆزە کە وەرمان گرتووە گرنگی خۆی هەیە بریتیە یەکەمێک گرنگەکان بریتە لە پاراستنی ئەم قورئانە لە تێکەڵبوونی لەگەڵ قسەی بەندەکانە و هەروەها پاراستنی ئەم قورئانە کە بەو شێوازی بخوێنرێت کە خوای پەروەردگار نردووی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە سەرەتادا بەخێر بێن دیارە پێدانی مۆڵەت و سەنەد لە قیراءاتی قورئانی پیرۆز بەشێکی زۆر گرنگە لە کارەکانی دەستگای نووری حکمە لەبەرەوەی بەڕاستی کارێکە کەسێک کە لەگەڵ پێغەمبەر نەجیابێ صلی الله عليه وسلم ئەوڕۆ شاد دەبیتەوە بۆی کەوا لە سەنەدێکە متصیل و دەیگاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆی گرنجیدان بە خوێندنەوەی قورئانی پیرۆز وەرگرتنی سەنەد یەکە لە بەشە هەرە گرنگەکانی کارەکانی نووری حکمە. خوای لێدەپاڕێنەوە ئەم گەنجانەی ئەم مامۆستایانەی کە ئەم مۆڵەتیان وەرگرت یا ڕەبی خوایە نیعمەتی ئیخلاسمان پێ ببەخشی خوایە داوا لێکن قورئان بکەیتە مەنهەجی ژیانمان خوایە دایک و باوکمان بەشدارکەی لەم خێر و خێراتە خوایە ئەم دەستگای نووری حکمەیە و تەواوی دەستگاکانی تر کە خەریکی گەیاندن و فێرکردن و بڵاوکردنەوەی قورئانی دەروی خێر لە مسڵمانان بکەیتەوە خوایە خۆ دەزانی لەم مانگی محەڕەمەدا فیرعەون و تاغوتەکان شکستیان هێناوە خوایە ئێمەش لێدەپاڕێینەوە خوایە مسلمانان مەزڵومن مسلمانان بە ناحەق زوڵمیان لێکرێ لە هەموو سەرزەمینە خوایە دەرگای بەندیخانەکانیان لێ بکەیتەوە.
وڵازان و خۆشەویستان دەچینە سەرتەوەری دۆم کە لە هەولێرەوە عیمران نەبیل پێشکەشمان دەکات باسکردنە لەوەی کە چۆن مامەڵە بگرێت لەگەڵ دەرەنجامەکان و چۆن دەرونێکی تەندروست بۆ قوتابیان دروست بکرێت. عیمران سڵای خوا لەبێت و فەرمۆم تەوەرێمان پێشکەش بکە. بەڵێ کاک دانیار کاک شوان سڵاوتان لێبێ سڵاو لە تەواوی بینەران و بیسەرانتان. ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم دوای لە تەورێکی تری پەیامی ڕۆژ بەوێ عزیز و خۆشەویست شاد بووم ئەمڕۆ لە ستۆدیۆی هەولێر. خۆشەویستانم بێگومان دوێنێت تاقیکردنەوەی کۆتایی پۆلە کۆتاکان و هاوکات پۆلی 12 بە تەواوی تەواو بوو. لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو دەرەنجامەکان ڕادەگەندرێت. بەداخەوە هەموو ساڵە لەگەڵ ڕاگەاندنی دەرەنجامەکان ڕوبەڕووی کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا و لە هەرێمی کوردستان دەبینەوە و قوتابیان بەهۆی ئەو فشارە زۆرێک کە لەلایەن خێزان و کۆمەلگاوە لە سەریانە دەبینیم بە دەرەنجامەکانیان ڕازین و زۆرجار خۆیان بۆ ڕووداوی زۆر نەخوازرا و تەنانەت لە ماوەی ڕابردوو لە ساڵێنە ڕابردوو خۆ کوشتنیش هەبووە. وەیە ئەمڕۆ باسی مامەڵەکردن لەگەڵ دەرەنجامەکانەکەین دایک و باوک و هاوکات خودی قوتابی و هاوکات دەوروبەر و کۆمەلگا پێویستە چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەو دەرەنجامانەی کە قوتابیەکەیان لەگەڵ ئەو ئەنجامەی کە قوتابیەکەی بەدەستی هێناوە ئاخۆم دەرەنجامەوە ئەنجامەیە کۆتاییە یاخود بزانین مامۆسایانی دەروونزانی ئامۆژگاریان بۆ ئێمە چیە. میوانداری مامۆسای یوسفمان کردی. مامۆسای یوسف زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی. بە هەر لەوە دەست پێ بکەم مامۆسا ئەنجام کە ینی تۆ تاقیکردنەوەیەکەکەیت و ئەنجامۆرەێک دیتەوە لە پیشەی دەروونزانیان لە پسپۆری دەروونزانی چۆن سەیری ئەنجامەکرێ. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە لەگەڵمان هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیەک دەخوازین. ئێمە کاتێککە بەس لە خوێندن دەکەین خوێندن بریتە لە پرۆسەیەکی بەردەوام پرۆسێکی بەردەوامی فێربوون پرۆسێکی بەردەوامی گۆڕینی ژیانی ئینسان بریتی نییە لە دەرەجە یان دەرەجەیەک. ینی ئێمە بە ئەو هەستە نخینە مێشکی منداڵەکانی خۆمانەوە ئەو کەسی کە دەرەجە نایەنێ لە ژیان سەرکەوتوو نییە بەڵام ئەو کەسە کە نمرەیەکی تەواو دێنێ لە ژیان سەرکەوتووە. سەرکەوتن و سەرنەکەوتن نەبە نمرەی زۆرە نەبە نمرەی کەمە بەڵام بەداخەوە کۆمەلگای ئێمە بە تایبەتی خێزان ئەوە دەخاتە مێشکی منداڵەکەی خۆیەوە ئەو کاتە خۆشەویستە هەتا لە منداڵیەوە ئەو کاتە خۆشەویستە ئەو کاتە ڕۆلەی دایک و باوچێتی کاتێک کە دە لە دەوەراگرێ یان دەرەجەیەکی باش دێنێ ئەو کاتەش منداڵەکە دڵی خۆشە بێ ئەزانەی کاتێک کە دەرەجەیەکی باش دێنێ ئیتر بە قۆپیە دێنێ بەشتیتر دێنێ ئیتر دەرخی دەکا بە بەغایی وەری دەگرێ گرنگەوێت دەرەجەیەکی باش بێنێ دڵی دایک و باوکی ڕازیکە دەزانێت ئەو دەرەجەیە باشە بۆیە بێتە پەرژینێک و شەفاعەتێک بۆی کە ئەگە هەڵەشی کرد غڵەتیشی کرد پێڵێن خەیناکە مادەم تۆ دەرەجەیەکی باشێت تێناوەوە لێتە بورم ئەو غڵەتەی کردوتە ئەوە بۆیە کۆمەلگایەکی سەقەت دروست دەکات کۆمەلگایەکی پەروەردەیەکی نادروستە پەروەردەیەکی نادروست کۆمەلگایەکی سەقەت دروست دەکات کاتێک کە تۆ دەرەجەیەک دێنی ئەم دەرەجە لەو بابەتە دێنی نازانی بە چ شێوازێکت هێناوە دایک و باوکان دڵیان خۆشە بێت زۆر جار ئەڵێ مادەم تۆ لە قوتابخانەی یەکەمی دەرەجەیەکی باشت هێناوە ئیتر من لە هەڵەکانی ترتە بورم قەیناکە مادەم شەڕت کردووە مادەم جنێوت داوە مادەم شتێت داوە خوا بە قوربانی دەرەجە باشەکانت کە ئەمە پەروەردەیەکی سەقەت کۆمەلگایەکی سەقەت دروستەکە ئەچێتە مێشکی قوتابیەکانی خۆمانەوە هەموو شتێک لە پێناو دەرەجە بێک نەک لە پێناو فێربوون واتە خوێندن پەروەردە لە پرۆسەیەکی گۆڕینی ژیانی ئینسان و ئامادەکردنی تاک لە بۆ ئایندەدا ئەبێتە ئەوەی کە هەوڵ و کۆشش بکەیت چۆن ئینسانێک هەموو شتێک لە پێناو پارە دەکا هەموو شتێک لە پێناو پارە کۆ دەکاتەوە هەموو مەبدەکانی تر وەلاوە دەنێ ئەویش هەموو شتێک وەلاوە دەنێ لە پێناو نمرێکی بەرز ئیتر چی فێر بووە چی فێر نەبووە ئەوە کێشەیەک نییە گرنگەوە ڕەزامەندی دایک و باوک بەدەست دێنێ بۆیە هیچ کاتێک دەرەجە دەرئەنجام نەبووە دەرەجە دەرەنجام نەبووە بۆیە دایک و باوکان نابێ مناڵەکانی خۆیان بۆ ئامادە بکەن بۆەوەی دەرەجەیەکی بەرز بێنێ بەڵکو ئامادەیان کەن چی فێر بووە لەو قوتابخانێ چی فێرە ساڵانە هەزاران دکتۆر خۆیان ئاعتراف بەوە دەکەن کە بە قۆپیە خەڵکانێک چۆتە کۆلیجی پزیشکی خەڵکانێک بە کڕینی دەرەجە کڕینی با بڵێن کورسی شوێن بۆتە دکتۆر بۆتە ئەندازیارە لە شوێنێکی ترەوە بۆتەوە کەواتە هەموو ئامانجی دایک و باوکەکەوەیە تا چەند تۆ دەتوانێت دەرەجێکی بەرزبێنی ئەوەندە لای دایک و باوکت خۆشەویستی بەڵام کەسێک ئەگەر پیشێکی باشی هەبێت لە پیشەکەشا سەرکەوتوو بێت بەڵام نمرێکی کەم بێنێتەوە خۆشەویستی دایک و باوکی نیە هەموو جار پێڵن ئاخ لە مەکتەب نەبوویتە هیچ
ئەمە بریندارکردنی ئەو کەسەیە بۆیە زۆر جارەیە تاکێکی سەقەت دروست دەکات پەروەردەیەکی سەقەت لە ناو کۆمەلگا دروست دەکات ئامۆژگاری بۆ دایک و باوکان ئەوەیە کە با بڵێن لەم ڕۆژانە ئەگەر نمرە دێتەوە مامەڵە لەگەڵ مناڵەکانیان نەکەن لەسەر بنچینەی دەرەجە مامۆستا بەم بچمە سەرەتا بچینێ سەر پۆلی 12 کە قۆناغێکی گرینگە بۆ قوتابیان وە کۆمەلگایانی بە شێوازێکی تایبە سەیری پۆلی 12 کە بێگومانیانی لە داهاتوودا پسپۆرەکەی و کەسەش دیاریەکە ئێوە لە ڕووی دەرونی و چۆنە ڕوان نە قۆناغی پۆلی 12 ئایا ئەو گەورەکردنەی کە لە نێو کۆمەلگایە هەیە پێویست ئەکا خۆی لە هەموو دنیا چارەنووسی هیچ قوتابێک 12 ساڵ لەسەر یەک ساڵ ساڵێکیش لەسەر یەک مانگ نەبەستراوەتەوە ئەبێ ئەوەمە ئاگاداری ئەو شتانە بین زۆر جارەیە لە زۆربەی وڵاتان ئەو وڵاتانی کە ڕۆژهەڵاتین و ڕۆژئاوین و ئیتر دەرو دراوسێمانە ئیمتیحانێکی کەفاءە دەکرێت ئیتر لە هەندێک وڵات پێوەرێ کۆنکۆرد لە هەندێکیان پێوەری ئیمتیحانی گشتگیر لە هەندێک شوێنیان پێدەوتری ئیمتیحانی تایبەتمەندی اختصاص ئەوانە حەز و ئارزوی و کەسە هەڵدەبژێرن بۆ نمونە لێک لە وڵاتەکانەوە کەسێکە حەزی لە پزیشکی بێ بەڵام نمرەیەکی تەواوی نهێناوە ئەوان سەیری حەزەکەی ئەو تەلەبە دەکەن ئەیبەن لە شوێنێکە کاری پێەکەن نەخۆشخانەیەکە کاری پێەکەن ئەو ستافی ئەو دکتۆرە بەڕێزانەیە بێت تەقیمێکی دەکەن ئایا ئەو کەسە بەکەلشی ئەوە دێ بێتە دکتۆرێکی سەرکەوتو حەز و ئارزوی لەو شوێنەیە حەز و ئارزوی لەو شوێنەیە یەکسەر نمرەی دەدەنێ ئەم نمرە ئەچێتە سەر نمرەکانی تر و ئیتر ئەتوانێ بخوێنێ ئەندازیاری بە هەمان شێوە بە هەمان شێوە و کەسێک نمرێکی زۆر بەرز دێنێ بەڵام حەزی لە کۆلیجی هونەرە جوانەکانە ئەچێتە کۆلیجی هونەرە جوانەکانە وەکو ڕغبەتە ئەوان زیاتر تارکیز لەسەر حەز و ئارزوی ئەو کەسە دەکەن بۆی ئەو پیشەی کە هەڵیە بژێرێ بتوانێت تێدا سەرکەوتوو بێت بۆ نمونە من لە خۆمانەوە دەست پێ بکەین لە مامۆستایەکانەوە ئەزانی 165 ئەو مامۆستا ئەوانەی کە مامۆستان حەز و ئارزویان لە مامۆستایەتی نەبووە بەڵکو قبولی مرکزی و دەرەجەکە حکمی لەسەرەوە کردو واتە چارەنووسی خۆی نەتوانێت بە خۆی داری کات بەڵکو دەرەجەکە حکمی لەسەرەوە کردو باشە مامۆستا پۆلی 12 چۆن پێویست سەڵسوکەوتی لەگەڵ بکرێت لە ئێستاە جا کاتێککە ئێمە دێنە سەر با بڵێن کۆی گشتی دێنە سەر پۆلی 12 وەکو قۆناغێکی ئاسایی ئەبێ مامەڵەیان لەگەڵدا بکرێت بە تایبەتی دایک و باوک یعنی وان نزانن ئیتر کۆتایی هەموو شتەکانە ئیتر لە پۆلی 12 ئەگەر تەلەبەیەک دەرەجەیەکی نەهێنا ئیتر لەو ماڵە بێتە تەعزیە لەو ماڵە بێتە شین و گریانەوە ینی مامەڵەیەکی زۆر ئاسایی لەگە پۆلی 12 بکەن وەکو هەموو پۆلەکانی ترە کە قوتابی تێدا دەخوێنێ و تێدا سەرکەوتوو دەبێت و هەر قوتابیەکیش ئەگەر دوو فاکتەر نەبێ ترس و دڵە ڕاوچێ نەبێ و فشاری خێزان نەبێت و کە هەموو شتێک لە خۆی مەحروم دەکات لەبەرەوەی تەلەبێکی پۆلی 12 هەیە ژینگێکی بۆ دروست ناکە بەڵکو ژینگێکی پڕ لە بارگاوی و مەترسی لە بۆی دروست دەکات ئێمە پێویستمان بە ژینگێکی ئارامە بۆ ئەوەی ژینگێکی هاوکار و مساعید و ئارامە لە بۆ ئەو تەلەبێک بۆی بتوانێت بخوێنە بەڵام بەداخەوە خێزانی ئێمە زیاتر ژینگێکی تۆقێنەر دروست دەکات تەلەڤیزیۆن پێناکەین سەفەر ناکەین یعنی ئەوانەی کە ئێستا هەیە زۆر جار دەبینە و ژینگەی کە دروستی دەکەن بزەبت بەو شێوازەیە تۆ نابێت سەفەرکەی تۆی ترەبێ ژوورەکە جیابێ تۆ بێ لە کاتی سعات دا بخەوی سعات لەگەن نوێژیبیانی هەڵسی سەیری تەلەڤیزیۆن ئەم ژینگەی خراپە ئەم ژینگێ تۆقێنەرە زیاترم ژینگێت تۆقێنەرە قورمیش کراوە تۆ بێ ژینگێکی ئارامی بۆ دروستکەی ژینگێکی هاوکاری بۆ دروستکەی ئەم تەلەبە پێویستی بە ئەوەیە سەری تەلەڤیزیۆن کە پێویستی بەوەی لای میوان دانیشێ پێویستی بەوەیە بچێتە دەرەوە قسەیە بکات ئەزان چۆنە تەلەبە ئەگەر لە بیداەتی دەستپێکی دەوامە زەخیرە کۆ نەکاتەوە ناتوانێت لەو مانگە هیچ شتێک بکات ڕاستە کۆششکردن خوێندن هیلاکی دەوێ و ماندیبوونی دەوێت بەڵام ئێمە وامان لێ کردووە ئەبێ هەمووی کۆ کاتەوە لە پۆلی 12 پۆلێکی زۆر زۆر حساسمان بۆی دروست کردووە هەر خۆی دەترسێ هەر لە بیداتی ئەوەی کە پۆلی 5 پۆلی 11 تەواو دەکات ئەچێتە دەورەوە چێتە شتەکانی خۆی لە هەموو شتەکانەوە مەحروم دەکات فشارێکی زۆر لەسەر خۆی دروست دەکات دایک و باوکان دایمەن بە حساسیەتەوە تەعامل لەگەڵ پۆلی 12 دەکەن ژینگەیەکی ترسێنەر دروست دەکات ئەم ژینگە ترسێنەرەوە فشارێک لەسەر تەلەبێ دروست دەکات باسی لە کۆتاییەکەی باسی خوێندنی دووبارە پۆلی 12 دەکەین پێویستە هەنگاوەکان چۆن بێ بەس حەزەکەم ئێستا بزانم تەڵەبەیەک دەرەنجامەکەی ئێستا لەم ماوەی ئینشاءڵڵا لەو 3-4 ڕۆژە وەرەگرێت و دەرەنجامەکەی خراپ بێت ئەوەتە ئەنجامەکەی کە بۆیە تۆ خراپ دەبێت خوانەکە ئینشاءڵڵا بەڵام میترەوە خۆی تاقیکردنەوە عادەتی وایە ئامۆژگاری تۆ بۆ ئەم قوتابیە چییە؟ بۆ دایک و باوکی ئەم قوتابیە ئەبێ هەموو دایک و باوکەی بگاتە قەنەعەتەوە هەموو مناڵەکان با بڵێن ئەوانەی کە بەشداری
پرۆسی پۆلیشەشیان کردووە بە زانستی وێژەیی و پیشەیی و خوێنی ئیسلامی هەر هەمووی 100% نایەنێ هەر هەمووشیان ناچێتە کۆلیجی پزیشکی ئەبێ لەوە تێبگەین هەموو نمرەکان بەدەست دێت و تەلەبەش خۆی ڕەغبەتی چ دەرەجێک دێنێ ئەبێ دایک و باوک ڕێز لەو دەرەجەی ئەو تەلەبەی خۆی ئەو منداڵی خۆی بگرێ لەوە نیگەران نەبێت کە نمرەیەکی نەهێناوە زۆر جارێ دایک و باوک لەسەر 1 پوینت محاسبەی منداڵەکانی خوانەوە دەکەن یعنی کاتێک کە تۆ نمرێک دێنێ ئەبێ ئێمە لەوە تێبگەین مناڵ ئامادە نەکەین بۆ شەهادا ئەبێ ئامادەکەین بۆ پیشە چکە زۆر کەسی وا هەیە کاتێک کە نمرەیەکی کەمیش دێنێ ئەچێتە پەیمانگایەکی پیشەیی زۆر سەرکەوتوترە لە ژیان و لە کارەکەی خۆی سەرکەوتوترەوە و سوودی زیاتر بە کۆمەلگا گەیاندووە لەوەی کە کەسێک 100 نمرە دێنەوە چێتە شوێنێکی بەرز و بەڵام هیچ سوودێکی نابێت لەبەرەوەی ڕەغبەتی خۆی نییە ڕەغبەتی دەرەجەکەی خۆی بووە ئەمە یەکێکە لە خاڵەکان ئەبێ دایک و باوکان بە شێوازێکی زۆر تەندروست بە شێوازێکی زۆر هێمنانە مامەڵە لەگەڵ نمرەی قوتابیان بکەن بۆ نمونە دوو مناڵی هەیە پۆلیشەشە یەکیان نمرەیەکی باش دێنێ لە سەروی 90 دێنێ یەکیش نمرەیەکی 60 دێنێ ئەبێ هەردووکیان وەکو یەک ئەوە قابلیەتی ئەوانە ئەوە حەزی ئەوانە ئەیتر تەواو لەوە کۆتایی هات ئەمە جیاتاچی فرۆخفەردی هەیە ئەم مناڵی کە شێستی هێنەوە زۆر زیرەکە بەقەدەر خۆی زیرەکە بەقەدەر توانایەکانی خۆی زیرەکە ڕەنگە لە بوارەکانی ترەوە شەستیش هەر بە سەرکەوتو ناودەنێ شەستیش هەر بە سەرکەوتو ناودەنین چونکە پرۆسەکەی ئەنجامدا چونکە توانی بگاتە پۆلیشەش ئێمەی دەروون ناسان ئەڵێن هەر قوتابیەک هەر خوێندکارێک ئەگەر توانی قۆناغەکان بە ئاسانی ببڕێ و بچێتە پۆلی 12 کەسێکی سەرکەوتووە لە ژیان نمرە نابێتە پێوەەر بۆ سەرکەوتن و سەرنەکەوتن و ئەوەی 100 دێنێ ئەویش هەر سەرکەوتووە ئەوەی 50 دێنێ ئەوەش هەر سەرکەوتووە و ئەوەی ئەشکەوێ دەرەجەش دێنێ ئەوەش هەر سەرکەوتووە چکە دەرفەتی ژیان لە بەردەمی ماوە دەرفەت ماوە جارێکتر بتوانێت خۆی بسەلمێنێ و جارێکتر دووبارە دەست پێ بکاتەوە لە بوارێکی تر سەرکەوتوو بێ لە شوێنێکی ترا سەرکەوتوو بێ و هەر ئەشتوانێت لەو نمرەی خۆشیان سەرکەوتوو بێ ڕەنگە دەیان کەسمان بینیوە نمرێکی کەمی هێناوە لە هیچ شوێنێک وەرنەگیراوە با بڵێن 50 هێناوە لە هیچ شوێنەکە وەرنەگیراوە ئێستا باشترین پیشەوەرە سەرکەوتوترین پیشەوەرە سەرکەوتوترین دارتاشە سەرکەوتوترین تاجرە کەسێکە هەمومان محتاجی ئەو کەسە دەبین کە کەسێکە فیتەرە یان کەسێکی دیکۆر دروست دەکات بۆ خۆشیش پێ بڵێم یەک لە وێنەگرەکانمان بزەبت لە پۆلی 12 دەبنێت و بەڵام ئێستا یەک لە وێنەگرێ زۆر باشەکان حالێن لە ستۆدیۆ نیە بەڵام سەرکەوتوو شایانی لە کارەکەی خۆیدان لەوەی ئەگەر بچووە زانکۆشەر پیشەی چوای دەستکەوتووە ڕەنگە ئەو زۆر کەسێ داواکاری لەسەر ئەو بێت کە زۆربەی کەناڵەکان داواکاریان لەسەرەوە بێت داوای بکەن بێکاری تەڵەبەکانی زانکۆ دێن تەطبیقاتی دەکەن بەتاکید بەس کەسێکی دەرچوو کە بەس بۆ شەهادەیە بۆ پیشەکەی نییە ڕەنگە لە دەرگای سەتان شوێن بدا ئیشی دەست نەکات باشە مامۆستا چیت هەیە بۆ ئەوە وتمانەوانی ئەنجامیان دەرەنجام دەرەجەکەیان کەم بوو ئەوانەی کە ئەسڵەن کەوتون ئایا ئەوان چۆن هەڵچوو کەوت لەگەڵ کەوتنەکەی خۆیان بکەن خۆی ئەوانەی کەوتون زۆر پێویستیان بە هاندانی دایک و باوکە ئەبێ دایک و باوکان لەو کاتە کە مناڵەکانیان دەرەجەیەک نایەنێتەوە یاخود کەوتون واتە دووبارە دەکاتەوە ئەبێ ڕۆلی دایک و باوک زۆر کاریگەر بێ ئەبێ زیاتر لەگەڵیان بن ئەبێ زیاتر سۆز و خۆشەویستیان پێ ببەخشن هانیان بدەن چەند وشەیەک هەیە پێیان بڵێن تۆ کەسێکی سەرکەوتووی تۆ کەسێکی باشی بەڵام ئەم جارە بەختیاوەرت نەبوو ڕەنگە جارێکی تر بەختیاوەرت بێ ئاسایشە لە پۆلی 12 دووبارە هەوڵ دەیت بەتاکید بڵێ ئەتوانی هەوڵ دەی کەسانی وە هەبووە بە 3 ساڵ توانیتی ئەو نمرەکەی خۆی حەزیلەتی بیهێنێ ئەو شوێنەکە خۆی حەزیلەتی بچێتە ئەو شوێنە جا دایک و باوک ئەو هەندانی منداڵ و ئەو شتانە زۆر ئەساسە هەندانی کەسێک ناکە دەرەجەیەکی باشی هێناوە وا نەکەن بەڵام هەندانی ئەو کەسە بکەن کە نمرەی نەهێناوە بۆی هەز بە شکست نەکە بۆی هەز بە دابران نەکە هەز بەوە نەکە کە تەواوی تر کۆتایی هەموو شتەکان هاتی تر دنیا بەڕەشی ببینێ نا ئەبێ ئەو دایک و باوکە چرایەک بن بۆ ئەو ڕێیان ڕۆشنکەنەوە دڵنەوەیان بکەنەوە سۆز و خۆشەویستیان پێ ببەخشن هەوڵی ئەوە بدەن ئەو مناڵە وا لێ بکەنەوە کە جارێکتر زۆر بتوانێت تەکان بەخۆی بدات ئەی ئێمە زۆر جار هەیە گوێ لە
مامۆسایانی ئاینی دەگرین گوێ لەو کەسانی دەکەین کە باسی تواناسازی جەستەی و تواناسازی عقلی ئینسان دەکەن وانە گەشە پێدانی مرۆیی دەکەن دەڵێن ئەگەر هەر چەند جارێکە تۆ کەوتی ئەبێ ئەم جارە زۆر بەگەرم و گۆرتر هەستیەوە جاری وە کەسێک هەیە دەجار لە اختیبارێک سەرکەوتو نابێ بەڵام لە کۆتاییە دەردەچێت گرنگەوێ ئەو دایک و باوکە ڕۆڵێکی زۆر کاریگەر ببینن بە تایبەتی بەشێک لە مناڵەکانی خۆمان لە زروفێکی تایبەتی بووە نەخۆش کەوتووە یان نەیتوانیوە ئەو نمرەیە باشە بەدەست بێنە یاخود کێشەی خێزانی هەم دو ساڵش بەگشتی مامۆستا دو ساڵی ینی سەردەمی کۆڕۆنا کاریگەری هەبووە شارێکی زۆری لەسەر بووە تەلەبە هەیە ڕەگبەتی خوێندنیشی نییە بەڵام لە شتێکی تری سەرکەوتووە زۆر تەلەبە هەیە یعنی نەیتوانیوە پۆلی 11 بە سەرکەوتوی ببڕێ بەڵام کاتێکە چۆتە پەیمانگەیەکی پیشەیی بەشی کۆمپیوتەرە بەشی نەوتە بەشی هەر شتێکی ترە لەوێ زۆر داهێنانی کردووە زۆر کەسێکی سەرکەوتوو بووە پرۆگرام ساز بووە ئاخ پرۆگرام ساز بە هەموو کەسێک ناکرێ ئەو لەوێ لەبەرەوەی ڕەغبەتی خۆی بووە تکا دەکەم دایک و باوکان لەم کاتەدا لە ڕووی سایکۆلۆجیەوە ڕێز لە ڕەغبەت و حەز و ئارەزووی مناڵەکانیان بگرن نەک ڕێز لە دەرەجەکانیان بگرن ئەخرەزانی وەکو چی لێ دێت ئەگەر پارەم هەبوو ڕێزم هەیە ئەگەر پارەم نەبوو ڕێزم نییە ئەمە ناکرێت ئەمە بۆ منداڵ دەبێتە نمرە و دەرەجە ناکرێت تۆ مامەڵە لەگەڵ مناڵەکەی خۆتا بکەی لەسەر ئەساسی نمرە لەبەرەوەی سەتی هێناوە خۆشەویستە و دڵی دایە و بابێ و سەری دایک و باوکی بەرز دەکاتەوە ئەوەی شەستی هێناوە سەری دایک و باوک شۆر دەکات و دایک و باوک شەرمەکە لای خزمەکان بڕێن وەڵا دەرەجەیەکی ئەوە نیە زۆر جارێک گوێم لە دایک و باوک بووە کە خزمەکان تەلەفۆنیان بۆ دەکەن ئەڵێ بریە هەر ئەو ڕۆژە من بە چاوی خۆم نەدیت با لەبەر چاوی مناڵەکەی وا دەڵێ لەبەر چاوی کوڕکچەکانی وا دەڵێت ئەڵێ بریە ئەو ڕۆژە بە چاوی خۆم نەدیت بە بریە تەعزیەمان هەبەیە بەس ئەو شتە نەبە هەمومان کەتینە سەر چاوان دەگرێن ئێتر ئەم مناڵە چ توانایەکی بەخۆی دەبێت کەسایەتێکی سەرکەوتوی نابێت بەس ئەگە بڵێ لەخوا بە زیاد بێ مادەم کوڕەکەمان توانی ئەم قۆناغە بە سەلامەتی ببڕێت و بە دڵی خۆیەتی و حەزی خۆیەتی ئێمەش هەمومان ڕێز لە حەزەکەی ئەو دەگرین ڕێز لە نمرەکەی ئەو دەگرین مامۆستا ئامۆژگاریەکانت زۆر جوان بوو خودی دایک و باوک حەزەکەم ئەمجارە بۆ خودی قوتابی چی تێ بۆ کەسێک کە کەوتووە چی پێ دەڵێ ئایا پێی دەڵێ دووبارە هەوڵ دەرەوە و تۆ توانایەوە تێدایە کە لەم کۆناغەش سەرکەوتوبی لەوانێ ئەزمموی زۆرێکمان بە 2 ساڵ پۆلی 12مان بڕی بێ ئێمە هەموو جار ئەڵێن هەموو تاکێک خۆت بەراورد مەکە بە کەسێکی تر کە بڵێ وڵی من سەرکەوتو نەبووم وەکو ئەو فاشیل بووم وشەی سەرکەوتن و سەرنەکەوتن و فاشیل بوون لە قاموسی خۆت دەربێنە ئینسان قابلی گۆڕانکاریە دایمەن تۆ هەوڵدا هیچ کەسێک دوا دەکەوێ بڵێ ساڵێک دوا دەکەوێت مانگێک دوا دەکەوێت بەڵام هیچ کەسێکەوەنی بڵێ من سەرکەوتو نابم هەمومان دەگەینە ئامانجەکەی خۆمان کاسەکە بەدەست دێنین بەڵام هەیە پێشی من دەگات لە دوای من بەو شوێنە دەگات بە قوتابیەکان بەم هەموو تەلەبەکان ئەڵێن ژیان بەردەوامە ئەتۆ هەوڵدا مەرج نییە لەو بوارە سەرکەوتو بی ئەبێ لە بوارێکی تر سەرکەوتو بیت هەوڵی ئەو دەزانست بەدەست بێنی ئەبێ دایک و باوکان مناڵەکانیان ئامادە نەکەن لە بۆ شەهادە ئامادەیەکان لە بۆ پیشە ئێمە پێویستمان بە پیشەوەرە تۆ تەسەوری ئەوە بکە خەڵکانێکی پیشەوەر لە دیکۆر و لە وەستا و لە هەموو شتەکان لە دەرەوەی وڵاتانی دراوسێ دێنین زیاتری ئەترا بەوان دەکەین بەڵام ئەترا بە ئی خۆمان ناکەین ئی خۆمان بە چاوی لە چەکداری و چاوی لە مێز و کورسی و لەشتی ترە ئەمە پەروەردەیەکی کۆمەلگای سەقەتە ئەبێ تۆ فێری ئەوە بکەی فێری ئەوە بکەی چۆن ئەو کەسە سەرکەوتووە بێت چۆن ئەو کەسە دەرفەتی ژیان بەردەوام دەبێت کاتێک کە باوکێک لە فەیسبووکە خوێنێتەوە وەزیرێکی وڵاتێک لە وڵاتێکی ئەوروپی دلیڤەری دەبا دلیڤەری ئیش دەکایان وەستایەکی دیکۆرە وەختی خۆی وەزیر بووە دڵی زۆر پێخۆشە ئەی بۆ مناڵەکەی خۆت پێخۆشنە کاتێکە حەزی لە پیشەیەکە حەزی لە شتێکە بۆیە بە مناڵەکان ئەڵێن هەرچەند تۆ نمرێکە نەهێنا ئەم ساڵ دووبارەت کردەوە یاخود تەحسین معدەل دەکەی یان هەر شتێکی تر دەکەی شانازی بەخۆتەوە بکە کە تۆ توانێ ئەوەت هەیە ژیانی خۆت بەردەوام کارامەی بەکاردێنی ڕوبەروی کێشە و گیر و گرفت دەبیەوە کێشەکانی خۆت بەدەستی خۆت چارەسەر دەکەی ئەو کێشانێک کە دێتە پێشتەوە ئەتوانی بەسەریان دازاڵبی نەک کێشە بەسەر تۆ دازاڵبی و لە ماڵەوە دانیشی تر پەنا لە بۆ خەم و خەفەت بی پەنا لە بۆ ژوورە تاریکەکانی ماڵ ببی یان پەنا لە بۆ هەندێک مادەی جغارە کێشان و شتیترەوە بە بەتانە ببی بیر لە خۆ کوشتم بکەیتەوە ئەمە کارە ساتێکە لە دەرەوەی عەقلی تاکە ئەگەر ئینسان عاقڵ بێ و ئینسان تۆزێک خۆی خۆش بێت و هاوڕێی خۆی بێت تۆزێک بەها بە خۆی دابنێت بیر لەوە دەکاتەوە
ئەڵێ ئەبێت تەحەدا بکەم هەر سەرکەوتوو بم ئەبێ کەسێکی چالنجەر بم هەر نمرەیەکی باش بێنم ئەبێ کەسێکی بەناوبانگ بم ڕاستە من ئەم ساڵ مامەوە ڕاستە ئەم ساڵ دواکەوتم ساڵێک تر دووبارەی دەکەمەوە بەڵام ئەبێ سەرکەوتوو بم ئەبێ باشتر بم ئەمە کۆتایی دنیا نییە ئەمە کۆتایی نییە ئەمە ئەگەر شەودابێ ڕۆژی لە دوایە ئەگەر گولۆپەکان کوژاوە بە دیلی گولۆپەکانی ماوەسەبا من ئەو بەپرسم بەشێک لەوانەی کە نمرەکانیان کەمە یاخود کەوتون ئەمانە زۆر جار دەبینیت زۆرێک لەوانە دواتر باسی ئەوانەی تریشەکەم پەنا بۆ خۆکوشتن و خۆڵە ناوبردن نەبن ئەمە ینی ئەم ڕێگایە ڕێگای سەرکەوتنە پێیانەڵە یان چییە ئەمە زۆر جارێ بەدەست خۆیان نییە دەوروبەرەکە ویان لێەکات کاتێک کە تەلەبەیەکی خۆی توانای ئەوەی هەیە کە 5 مامۆستای تایبەتی خصوصی بگرێ ئەچێتە دەورە کاتێک کە نمرەیەکی کەم دێنێ بە زەبری پارە لە کۆلیجێکی تایبەتی وەردەگیرێ یان باوکی ئەیباتە وڵاتێکی تر ئەو کولەی کە حەزی لێتی ئەوەی دەکات ئیتر ئەویش خەفەتە خوات ئەویش خەفەتە خوات ڕاستە دەڵێ ئەتوانم نمرە بێنم بەڵام ناتوانم عەدالەت بەدەست بێنم لە نمرە ئەمەی وای لێکە تووشی یاسی دەکات بیر لە خۆکوشتن دەکاتەوە خۆ باوەڕی بەخۆی هەیە ئەڵێ ساڵێکی تر دەرەجە دێنم بە ساڵی ئەوانەی لەگەڵ منن ئەگەر هەفتا بێنن ئەوانە مامۆستای تایبەتیان گرتووە ئەوە دەورەی تایبەتی بینیوە ئەوە چێتە دەرەوە ئەخوێنێ لێرە بە پارە ئەخوێنێ ساڵانە بە 10 ملیۆن باشترین کولیا ئەتوانێت بخوێنێ من بۆچی هەر مراوە بکەم لەوانەیە بیرەوە بکاتەوە بڵێ لەوانە هیچ کولیەک وەرم نەگرێ هەموو کولیەکان لەبەر پارە و لەبەر شتی ترەوە پڕ بوون ئەمە وای لێ دەکات کە بیر لە خۆکوشتن بکە کە ئەو کاریگەریانی بەسەرەوە نەبێ نەک نمرە کەمەکەی خۆی نمرە کەمەکەی خۆی شانەز پێوە دەکا و توانای خۆی دەزانێ ئەزانێت ساڵێکی تر باشتر دێنێ ئەو نمرەیە وای لێ ناکە بیر لە خۆکوشتن کاتەوە بەڵام نەعەدالەتی وەرگرتن و نەعەدالەتی پارە و نەعەدالەتی کۆمەڵایەتی وای لێ دەکات کە بیر لە خۆکوشتن کاتەوە لەبەرەوە چ کاتێ ئێمە خۆمان بیر لە خۆکوشتن دەکەینەوە کە هیچ کێشێک چارەسەری نەبێ یعنی تووشی بێ هیوایی و بێ ئومێدی بین لە ژیان ئەمە هۆکارەکانە بەڵام حەزەکەم بە قوتابیەکە بڵێ ئێستا قوتابیەک بینەرمانە بەڵێ بەردەوام پێیان ئەڵێم ئێنەرژیەکی تەواو بدەنە خۆیانەوە هێز و توانێکی تەواو بدەنە خۆیانەوە یەک پەنا خوان ینی مناجاتی خوای گەورە بکەن چکە بۆ حالەتی نەفسی ئەو کاتە زۆر چاکە کە تۆ خوایەک هەیە دەزانی هاوکاری دەکا یارمەتی دەدا دوو تواناکانی خۆت مەفەوتێنە بیرەوە مەکەوە کەسێکی تر پارەی هەیە و لە شوێنە باشەکان بە پارە وەرەگیرێ بیرەوە مەکەوە کەسێکی تر مامۆسای تایبەتی هەیە بیرەوە بکاتەوە خۆت چۆن دەتوانی ژیانی خۆت بگۆڕی ژیانی خەڵک مەگۆڕە ژیانی خۆت بگۆڕە هەر کەسێکی ژیانی خۆی بگۆڕێت توانێت ژیانی دەوروبەریشەوە بگۆڕێ ئێمە دایمەن بیر لە خۆمان بکەینەوە من بەو قوتابیان ئەڵێم تەرکیز لە خۆت بکەوە یەک عاجزبوونی خۆت ناکاتە هەموو دەرەجەی دنیا یعنی کاتێک کە خۆت تووشی کێشەیەکە بی تووشی مەشاکلێکە بێ هەموو دەرەجەی دنیا هەموو پارەی دنیا هەناتەوە نائیلا خودی خۆتەوە نەبێت تۆ کەسێکی سەرکەوتووی تۆ کەسێکی باشی بەڵام لە بوارێکی ترا سەرکەوتووی لە شوێنێکی ترا سەرکەوتووی تۆ باسی کامیرەمانەکە ئەم کامیرەمانە سەتاسەتی نەهێناوە ئەمە پزیشک نییە ئەمە ئەندازیار نییە ئەمە کەسێکی پیشەوەرە پیشەیەکی زۆر سەرکەوتووی هەیە دیان هونەرمەندمان هەیە سەرکەوتووە دویان داعیەمان هەیە سەرکەوتووە دایان کەسی پیشە بیر لەوانە بکەوە چۆن دەتوانی پیشەیەک بۆ خۆت هەڵبژێری چۆن دەتوانی کەسێکی سەرکەوتووی لە ڕێگەی ئەو شتێکە کە دەیکەی دەیان ئافرەتم بینیوە دەرەجەی نهێناوە نەیتوانیوە بچێتە کۆلیجێک بەدڵی خۆی پەیمانگە وەری نەگرتووە هەژار بووە ئێستا زانی سەرپەرشتی کۆمەڵی ئافرەتی خەریجی کولیە دەکات کە چێشت حازر دەکەنیان خواردن حازر دەکەنیان جلو خەیاتە دەکەن یعنی دەیان کەسی وان بینیوە تحدای شکستەکانی کردەوە دەتوانین بڵێن نمرە مەرجی سەرکەوتنە نەیە لە ژیان هیچ کاتێک بەتاکید ئەوە براوەتەوە لە هەموو دنیا نمرە هۆکاری سەرکەوتن نیە لە ژیانەوە بەڵکوچی فێربوون و زانستی خۆت و تا چەند فێربووی تا چەند توانیتەوە سوود لە 12 ساڵی خوێندن وەرگری تا چەند توانیتەوە کەسێکبی کەسایەتیەکی سەرکەوتو تەوێت لە 12 ساڵە ئەوە پێوەرە بۆ ژیان نەک نمرە خۆیمە هەزاران دکتۆرمان هەیە سەرکەوتو نەبووە لە ژیان هەزاران کەسمانە بووە ڕقی لە پیشەکەی خۆی بۆ دکتۆر بەڵام لەبەر ڕقبەتی کۆمەلگا و دایک و باوکەوە چۆتە ئەوێ دایک و باوکوتیەتی ئەگەرە منت خۆشەوێ ئەبێ بچیتە
کۆلیجی پزیشکی ئەگەر ئەمنیشت خۆشناوێەوە شتێکی ترە باشە مامۆسا ئینشاءڵڵا نمونەیەکی ترمان هەیە لە دوای ڕاگەیانی ئەنجامەکان ئینشاءڵڵا کە زۆرینە دەبنەویش ئەنجامی باشە بە دڵی خۆیان ئەنجامێک خۆی حەزی لێ بێت من حەزەکەم بزانین لێرە زۆر جار کە ئەنجامێک بە حەزی خۆی بەدەستی دێنێ یان ئەنجامێکی باش بەدەست دێنێ ئەمە چۆن بەشێک یاخود پیشەیەک یان پسپۆڕێک هەڵبژێرێ بە دڵی خۆی و ئەگەر بێت و حەزەکەم لە ڕوانگەی دەنووسانیەوە بۆم شیکەیت و ئەگەر بێت و بەشێکی هەڵبژار لەسەر حەزی دایک و باوکی ئەمە چۆن دەبێت لە داهاتوو دەرەنجامی یان چی تێ بۆ کەسانەی کە نمرەی بەرزیامە دەستێنە دووشت لێرە هەیە یەکەمیان دوو کەس حکم لەسەر ئەو منداڵە دەکات یەکەمیان خانەوادە زۆر زارێت خانەوادە زۆر تاسی لەسەر منداڵە دەکات پێشمان گوتراوە نابێت لە ئیتاعی دایک و باوک دەرچین پێمان گوترا بێت دڵی دایک و باوک نشکێنین ئەوەشمان لەناو مێشک چەسپیوە ئەگەر ئەوەی دایک و باوک تووڕەکات خێر لە خۆی نبینێ ئەمانە هەمووی قەلەقی و نیگەرانی دروستەکە ئاخرەوە سترێسن لەسەر و منداڵە دروستیەکان هەمووشمان پێ گوتراوە کە ئەبێ گوێ لە ڕغبەتی دایک و باوک یعنی تۆ مناڵی وا هەیە فۆرمی هێناوە و تێتی باوکە فەر بۆم پڕکەوە یعنی بابا حەزل لە چێوەرە دانیشی دایک و باوکە دانیشتووە هیچیشی لێ نازانێ ئەو بووە باجی یەکی کردوتی کۆلیجی پزیشکی یەکەم بنووسە ئەمە یەکەکە لەو شتانە کە سترێسێک لەسەر مناڵە دروستەکە تکا دەکەم دایک و باوکان واز بێنن تکا دەکەم دایک و باوکان دوورکەونەوە لە حەز و ڕغبەتی مناڵ ئەگەر مناڵەکە سەتی هێنا بەڵام حەزی لە ئەندازیاری بوو بابێت ئەندازیاری ئایتی کۆمپیوتەر حەزی لێتی لەوەرەوەی لە مناڵیەوە لەناو تەکنەلۆجیای گەیاندنەوە خەریک بووە ئەگەر مناڵێک سەتی هێنا حەزی لە جیۆلۆجی بابێتە بچێتە جیۆلۆجی حەزی لە بیرکاری با بچێتە بەشی بیرکاری حەزی هەیە لە حەزی لە بەشی ئاسارە یعنی کەس ناچێت لە هەر دامەزراندن نییە شت نییە ئەوە نییە بەڵام زۆر ڕغبەتی لێتیە ئەو ڕغبەتانی مناڵەکانتان مەکوژن هەوڵدن لەگە مناڵەکانتان دانیشن حەزی لە چێ بە ئەوە پڕکاتەوە خاڵی دووەم زۆر جار هەیە قبوڵی مرکزی و دەرەجەکە قورسە یعنی ئەبێنە ئەو حەزی لە هەندسەی بۆ نمونە هەندسەی مەدەنیە یان حەزی لە کۆلیجی ئادا بەشی با بڵێن کۆمەڵناسیە 2 پۆینتی مایە ناگات لە بەشی مێژوو دەرەچێت حەزی لێنێ حەزی لێ بچێتە بەشی ئینگلیزی دەرەجەیەکی ماوە زۆریش ڕغبەتی لێتی زۆریش حەزی لێتێ بچێت زمان بخوێنێ زمانی کوردی بخوێنێ بەڵام لە بەشی کۆمەڵایەتی دەرەچێت ئەوەش زۆر زارێ ئەو تەحکومەش دەکات یعنی 2 پۆینت 3 پۆینتەوە نابێت و ناتوانێت ئەو دەرەجەیەش بکڕێ ئەو بەشە ئێوارانی نییە پەڕەلێلی نییە جا ئەو کۆمەڵی گرفت دروست دەکات بۆ تەلەبێت ناتوانێت خودی سیستەمەکەی گرفتی سیستەمەکەی سیستەمی پەروەردەی خێزان و سیستەمی کۆمەڵاتی و سیستەمی قبول مرکزی فشارێکی زۆر گەورە دەخەنە سەر ئەو مناڵەکانمان بۆیە ئەوە دەبن زەختێکی گەورە سەر دەکەوێت یەکشت پێ بڵێم بۆچی داهێنان لەناو خودی زانکۆ زۆر کەمە پێشتر داهێنان زۆر بوو تیپی شانەوەی زۆر بوو تیپی مۆسقا زۆر بوو ئەوە توێژینەوەی زانستی زۆر بوو تەلەبەی کە زانکۆ زۆر جار خەریکی خوێندن یعنی تەلەبەی زانکۆمان هەبووە لە بەشی خۆیان تا تەواوی کردووە بگورە دوو کتێبی داناوە بەڵام ئێستا بۆ ئەوە نییە زانکۆ بەڕێ دەکات لەبەرەوەی ڕغبەتی نەبووە لێ پرسی ئەڵێ وەڵاهی من ڕغبەتم لەو بەشە نەبووە بەڵام چی بکەم ئەوە شادەکەی دێن و دوایی دادەمەزرێم ئەیتر هەر 4 ساری کولیە بەس بۆ عەرزی ئەزیا و خۆشی و پێکەنین و ئەگەر چوونە ناو هۆڵەکانی خوێندن غیاباتی نەبێ هەر ناچێت وەکو ئەوەی لە کرنتین و ئەوە هەر نەچوو بەس بۆ ئیمتیحانەکان چووە یعنی خۆی هەوڵ نادا یعنی وەکو بڵێ بە حەماس بێت پێشی مامۆسایەکەی لە ژوورەکە بێت ئەڵێ ئەو مامۆسایە زۆر باشە لەبەرەوەی غیابات نانووسی بچی نەچی کەس محاسبەت ناکە ئەو مامۆسایە زۆر خراپە لەبەرەوەی هەر دوای مامۆستا چیتە ژوورێوە دەردەکات بزانە قیاسی باشی و خراپی مامۆستا لەسەر چییە ئەمە کارە ساتەکەیە بۆیە ئەمە بەو تەلەبانە دەڵێن بە دایک و باوک بە تەلەبە دەڵێن ڕغبەتی خۆت بە دایک و باوکت بڵێ ڕغبەتی خۆت پێی بڵێ من حەزم لەو ڕغبەت لەو شوێنەیە بەیانی ئەوە مەکەن یعنی گلەیم لێ مەکەن ئەگەر نەمتوانی سەرکەوتە بم لەو بەشەکەی خۆمان بەڵام شادەکە دێنمەوە و پێشکەشتان دەکەم بەڵام من حەزم لەو بەشەیە دەمەوێت لەو بەشە بخوێنم فێر بم سەرکەوتوو بم بۆی بتوانم شتی باش داهێنانی باش شتی سەرکەوتو بکەم با پەیمانگا بێ هەیە حەزی لە پەیمانگە لە یەک لە بەشەکانە بەشی ڕاگەاندن لە پەیمانگە بەڵام 85 هێناوە دایک و باوکڵێ چۆن ئەوە دەکەی حەزی لە ڕێگان لەوانم بێتە باشترین ڕاگەاندنکار کە سەرکەوتو بێت هەمومان
هەموو جیهان یاریزانێک دەناسێ متابعی دەکا خۆی هەڵبژێرێ بۆ هەر سەرۆکی هەر دەوڵەتێکی یەکەم دێنێ بەڵام هەمومان سەرۆکی دەوڵەتەکان و سیاسەت مەدارەکان ناناسین دکتۆرەکانە ناسین ئەوانەی ڤایرۆسێک دەدۆزنەوە یان شتێک دەبینەوە کەسێکی ئەندازیارێک دەناسین کە تەلارێکی جوان و داهێنەرەکان هەموو دەناسین بەڵام سەرۆک کۆمار و سیاسەکان ناناسین جاتکا دەکەم دایک و باوکان لەگەڵ حەز و ئارەزووی مناڵەکانی خۆیان بن بۆی کەسی داهێنەر دروست بێت مەرجنی لە بچێتە کولیەکی زۆر بەرز با بچێتە پەیمانگەیەکە خۆی حەزیلەتی با بچێتە کۆلیجێک کە خۆی حەزیلەتی با کۆلیجەکەش لە خوارەوەش بێت سەهر وەکو پشگیری بۆ قسەکان ئێمە نمونەمان هەیە ساڵانە زۆرێک لە قوتابیەکانی کۆلێژی پزیشکی گشتی شتەنانە دادەبەزێنم بۆ بەشەکانی ئاداب زمان و پەروەردە و لەبەرەوەی بزەبت ئەم کەسە حەز و خولیای بەشی مامۆستایەتیە زۆرجار بە کۆلێژی پەروەردە ئەم نمونانە نمونەی واقعین و بەردەوام ساڵانە لە کۆلێژی تۆمارەکان هەیە لەگەڵ ڕێزم بۆ هەموو کەس کوڕەکەی منیش هەر دکتۆرە هەمویان لەگەڵ ڕێزم بۆ هەمویان ئێمە هەمومان حەزەکەین مناڵەکانمان بێتە دکتۆر بەڵام کە تەخەروز دەکا متمانەی پێ ناکەین کاتێک کە نەخۆشەکەین نەچینە وڵاتانی تر بۆ پەسیوێک و بۆ هەڵامەتێک و بۆ لوتڕاستکردنەوە ئەچینە وڵاتانی دراوسێ متمانە بە کوڕەکانی خۆمان ناکەین کە خۆمان تەژیعمانکردنەوە ببنە دکتۆر ئەمە چ پەروەردەیەکە تو بێ متمانەی پێ بکەیت متمانە بە ئەندازیاری خۆمان ناکەین دەڵێنەوە خەریتەی ئێرانی و خەریتەی تورکیەوە خەریتەی ئەڵمانیە دێنێتەوە ئەندازیاری خۆت هەیە تەسمیمی پێ ناکەیت کەچی خۆشت حەز کردووە کوڕەکەت بێتە ئەندازیاری مەعماری تەلارسازی کەچی متمانەی پێ ناکەی دەڵێ کاکەوە ماوەسا کاتم کەم ماوە حەزەکەم ئامۆژگاریەکی بچووکیش بێ بۆ کەسانی کە تازە دەبن بە پۆلی 12 و ئەم ساڵ ئینشاڵڵا پۆلی 12 دەست پێ دەکەنەوە ئامۆژگاری بۆ ئەوان چییە کات و شێوازی خوێندنیان چۆن ڕێک بڵێ منەڵێم لەبەرەوە پۆلەکان هەمووی بازنەن پۆلی دواناوەندی 12 تەکمیلی یەکتر دەکات من پێم وابێ پۆلی 11 قورسترە لە ڕووی زانستی و لە ڕووی مادە علمیەکەی لە پۆلی 12 پۆلی 12 کۆکراوەی 11ە واتە هەر قوتابیەک ئەگە لە پۆلی 11 باش بێ و سەرکەوتوو بێ خوێندی بێتی پۆلی 12 زۆر بە ئاسانی دەبڕێت هەمووی خۆت سڕمەکەوە لە پۆلی 12 زۆر کەس هەیە پۆلی 11 ناخوێنێڵێ با ماندوو نەبم با هیلاک نەبم با پۆلی 12 بێ تر سەرکەوتوو نابێ کەواتە تۆ پۆلی 12 بە پۆلێکی زۆر ئاسایی وەریگرە ئاسانتر لە پۆلی 11 وەریگرە بە پۆلێک وەریگرە وەکو هەموو پۆلەکانی ترەوە تاقیکردنەوەکانی بە کەلۆریە وەکو تاقیکردنەوەکانی مانگانەیە تۆ ئەگە لەگەر مانگانە سەرکەوتوبی لەوێ سەرکەوتوو دەبین سێ خاڵی گرنگکە لە بۆ پۆلی 12 بێ بیکات یەکەمیان ئەبێ پلانی خوێندنی هەبێت پلانی خوێندنی هەبێت ئەبێ دابشکردنی کاتی هەبێ کاتی ڕۆژانە ینی ڕۆژان بکات ئەبێ لە دەستپێکی خوێندن لەو کاتەوە زەخیرە کۆکاتەوە یان لەو کاتە خۆی ماندیوکە خۆی هیلاکە چاڵاکی هەبێ پرسیار لەگەڵ مامۆستا بکات هیچ شتێک بەجێنێڵێ کە تێی نەگات کەواتە کە تۆ ئەم سێ خاڵت کرد زۆر بە ئاسانی دەتوانین لە تاقیکردنەوە سەرکەوتوو بێ تاقیکردنەوەش ئی بە کەلۆریە هەمان تاقیکردنەوەی مانگانە و فەسلی یەکەم و دووەمە هیچ جیاوازیەکی نییە چکە هەمووی یەک کتێبە و لەو کتێبەش دێتەوە هەمووشی شێوازەکانی هەموو ساڵەکانیش با بڵێن وەکو خۆیەتی یعنی هەمووی دووبارەی ئیمتیحانەکانەوە بۆیە دەبێت پلانت هەبێت چۆن دەخوێنی دەبێت کات دابشکەی چۆن کاتی خۆت دابش دەکەی نەک هەمووی هەمووی بۆ سەحی بێن خوێندن بێن هەمووشی بۆ گەشت سەیران بێت بەتاکی دەبێت کاتت هەبێت چونکە کاتی کە تۆ دەچیتە دەرەوە لەگە برادێک پیاساکەی لەگەڵ دایک و باوکت خاصە لەگە دایک و باوکت چاکەی ئەمە پشووی مێشکە ئەمە بۆ زاخاوی مێشکە مێشکت ئسترخا دەکاتەوە مێشکت خاو دەبێتەوە کاتێک کە دادەنیشی دەستمێش دەشۆی نوێژ دەکەی کاتێک دادەنیشی لەگە برادێک قساکەی کاتێک دانیشی لەگەڵ دایکتا دوو سوعبەت و پێکەنینەکە یارمەتی ئەدەی نیو سعاتێکە کاتی پشوتەیان دەخەویت یان خەریکی گوڵ و شتێک دەبێت هەن خەریکی تەلەڤیزیۆنەبێت مێشکتی سراحەتەکە ئسترخایە ئەمە وەنی وڵی گوێ لە قسەی دایکم ناگرم لە بەرەو مێشکم ماندووە بێ سەری تەلەڤیزیۆن ناکەم مێشکم ماندووە بێ نەخێر ئەبێ بەرنامەی کاتت هەبێ کات چۆن دابەشەکەی و شێوازی خوێندنیش ئەوەیە کە تۆ لە پۆل زۆر چالاک بیت لە پۆل بەشداری بکەی لەگەڵ برادەرەکانی خۆتە پرسیار و وەڵام بێنی خۆتان هەڵسەنگێنن لەناو پۆلە لە یەکەم ڕۆژە تۆ حەز بکە بەیانی بە کەلۆریەت هەیە هەموو ڕۆژ حەز بکە بەیانی بە کەلۆریەت هەیە تۆ دەتوانی سەرکەوتوو بی ئەو مانگەی کە ئیزنیش دەدرێ و تەنها بۆ مراجعەیە نەک بۆ خوێندن تەلەبە هەیە تر
شتێکی تریش ئێستا بەداخەوە بۆ تەلەبەکان سەقەتە ئەوانی مامۆستای تایبەتیان گرتووە ئوسلوبی مامۆستایەکە لەگەر مامۆستای ناوپۆل جیاوازە ئەبێت تەلەبە ئاگای لەوە بێ سەری لێ تێک نەچێ و سەری لەوە تێک نەچێ 6 مەلزەمەی کۆ کردوتەوە هەمووی داناوە تەلەبێک دەرەوەڵا ئەو مامۆستای باشەویترە و مامۆستای نا ئیکتیفا لەسەر کتێبەکە بکە و بەس چکە ئەو مەلزەمەش کۆکراوەی ئەو کتێبە خۆت کۆیکەوە باشە خۆت مەلزەمە بۆ خۆت دروستکە کتێبەکە کیفایەتە کە خۆت کیفایەتی مامۆستای پۆل کیفایەتە ئەوانە وەکو ئامۆژگاری بۆ ئەو تەلەبەی کە تازە دەبنە دوازە دەستە خۆش بە مامۆستای زۆر سپاس بۆ کە لەگەڵمان بووی سەلامت بی ئەزان و خۆشەویستان ئەو تەورەیەمان لە شاری هەولێر پێشکەشکردن بەو هیوایی هەموو لایەک لەگەڵ دەرەنجامەکانە دەرەنجامەکانی سەرەتا یان ئەنجامەکانی بەدڵی خۆی بێ و دواتر دەرەنجامی ناخۆش لا بڵاوبوونەوەی نمرەکانی لێ نەکەوتێتەوە بە هیوای سەلامەتی و هاوکات نمرەی باش بۆ تەواوی خوێندکارانی پۆلی 12 ئینشەڵا لە چەند ڕۆژی ئایندا نمرەکان بڵاو دەکرێتەوە و ناڵێم نمرەکانیان بەرز بێ وەکو مامۆستای یوسف گوتین نمرەکانیان با بەدڵی خۆیان بێ خۆشەویستانم دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆی ناوەندەوە زۆر سپاس عیمران سپاس بۆ مامۆستای یوسفیش بەڵازان تا ئێستاش لە زۆری لە گوندەکاندا فەقێ لە حوزرەکان و لە مزگەوتەکاندا دەخوێنن لە ئێستاژ کۆمەڵی فەقێ لە یەکێک لە گوندەکانی بالیسان دەخوێنن کە هاوکارمان ڕێناز لەو بارەی و راپۆرتێکی بۆ ئامادە کردوون پێکەوە بینەری دەبین من ئێستا لە حوزرەی گوندی بێراوم سەر بە ناحی بالیسان دیارە وەکو دەیبین کۆمەڵە فەقەیەکی زۆری لێیە باز لەوە دەکرێت کە نزیکەی 70 ساڵە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام دەکرێت لێرە و فەقەی هەیە ئەم حوزرەیە دیمەنی حوزرەیەکە لە گوندی بێراوەی سەر بە ناحیەی بالیسان لێرە هاوشێوەی ساڵانی دێرین فەقەیەکان ڕیز دەبەستن بە شێوەی ئەڵقەی و بەشێکیشان ڕێگایەکی دووریان بڕیوە بۆ ئەوەی لەم حوزرێ و لای مامۆستا کەمال فێری بنەما شەرعیەکان و زانست و زانیاری دینی ببن ئەو گوندا کە گوندی بێراوەیە لە ناحیەی بالیسان ئەو حوزرێش کە ئەمە وە فکرمان بێت لە باو باپیران لە قەدیم لە دێرین زەمان حوزرە و مەدرسەی هەرا بووە وانێ هەتا 6 ساڵێکی مەدرسە و دیڕاسەتی تێدا هەکرایە وەکو یاسا و دەستوری قەدیم ئەو یاسا و دەستوری قەدیم زمانی ئیمامی شافی ئیمامی حەنەفی مەدرسەکەیان سۆر بووە ئەمە لەسەر ئەو یاسا و دەستوری ئەڕۆی فەقێ هەیە بە 7 ساڵان تەواوکاتن هەیە بەدەست ساڵان تەواوکە 15 ساڵ هەیە زۆر زیرەکە هەیە وەسەتە هەیە یعنی وەکو نازیرەکە ئەوزا لە پاشان ئەبێتە ئیمام و خەتیب فێرخوازان لە تەمەنی جیاوازدا و لە بەشێک لە شار و شارۆچکەکانی تری کوردستان هاتوون بۆ ئەوەی داهاتووی خۆیان پڕ بکەن لە زانست و زانیاری دینی دەژڵێن هەست بە خۆشحاڵەیەکی زۆر دەکەن و با پەرۆشەوە ڕێنماییە دینیەکان جێبەجێ دەکەن من نزیکە 7 ساڵە فەقێمە لە خوێنی فەقیهاتی خوێنم کە هاتوومە فەقیهاتیش بە حەز و ئارەزوی خۆم بۆ و ئەو ڕێبازەشم زۆر پێگەورە و پیرۆز وە لە بەهەندێک مامۆتەوە لەو ڕێبازە گەورەیە و لەو خوێنە لە حەزیاوە ڕاهاتوومە بۆ خوێندن هاتوومە بۆ ئەوەی حیلمێک زانیاریەک شتێک فێرم لە مامۆستا کەمالەوە ببم بە مەلایەک با شتێک ژیانی فەقیهاتی ژیانێکی زۆر خۆشە هیچ لە ژیانی فەقیهاتی خۆشتر نییە ژیانێکی دنیا و قیامەتیە بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى لا ڕابردوودا حوزرەکان چەندین کەسایەتی و زانای ئاینیان پێگەیاندووە تاکە سەرچاوەی فێربوونی زانست و زانیاری دینی بوون هاوشێوەی ساڵانی دێرین لا بەشێک لا لادەیەکان هێشتا گرنگی خۆی لەدەست نەداوە بەڵام لە ئێستادا لە زۆرێک لا شار و شارۆچکەکانی تری کوردستان گرنگێشی ئەوتۆ بە حوزرەکان نادرێ لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراوە لە سەرەتای سوورەتی بەقەڕەدا باسی ئەم پیتانەمان کرد کە لە لا گوندی بێراوەی سەر بە ناحیەی بالیسانەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ
لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیام بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردم تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرم ئارام و ئاسوودە بن. دوای کامەرانیتان بۆ دەخوازی خواتان.